هاوڕێیان بەخێر بێن چۆنن سلااو 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 لە هەموو لایەک سلااو لە هەر هەمووتان بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن کورە جارێ زووە ئەخاو پارتەمان گوتمان تۆزێک درێژ دەبی حەز دەکەم بەرەو کۆتاییەکەی بڕۆم خەریکی ڤیدیۆیەک دەبم لەسەری مێزوو تاویکەم بەس باش شەیرە چی بکەم لە گروپەکەی خۆمان گروپی ژیری با لەوێ پۆستە چی بکەین بەخێر بێن هەموو لایەک بەخێر بێن سلااو لە سپارتان هەمە سنایپەر ئەساسن هەموو لایەک بەخێر بێن کاکە ژیرەوە چێ لە پشتت هەموو لایەک بەخێر بێن ئامادەنە دەست پێکەین ئەحمەد سیروان سلااو 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 دووبارە مامە چۆنی بژی فەیز ژیر دەناسی ئاریم فەیز ئاری ئاری ژیان ئاری ژیرۆکە کوی باس کاکە تاتۆکە هێر بەڵێ ئێوارە چت خوارد وەڵا بریانی هیوایەتمە کاکە ژیر کوی بەخێر بەی کاکە دوان کاکە بەهەست فرە خۆشناو ئاری ئەڵمانی ڕێنوار گەیمینگ مستەر کریتۆس هەلەو کاکە پەیوەند کاکە حەمە تۆپ کورت ئیدریس ئایدیئەم بلاک حەمە وۆڵف کاردۆ گەیمینگ شاد عەزیز ئەلەند ئەلەند درێمش بریانی خوار ئافێتت بی ڕێباز خۆشناو سلااو سلااو لە تۆش دڵۆ دڵۆ سلااو سلااو لە تۆش نامەکم لە مەسیجم بۆ نار جوابت نەداوە وڵای ببوورە هەموو نامەکان نابینم تۆ نامەگەلێکە لە زۆر دێ بمبورن کاک ژیر ماوەلە هەموو شتەکانی بەخۆی هیچی بە جێمێڵە درت دەخۆم ئۆکەی سپاس مامە ژیر PS2 یان PS5 ئۆ وەڵا PS2 بەخێر بێن هەموو لایەک سپاستان دەکەم بارەس پێکەین ئۆکەی گەیشتینە چێندەر بەس هایزنبەرگ مایە هایزنبەرگ کە تا ئەو سەری معقول یەکشتش ناداتەوە بە خۆتان برێ معقول ئەو هەمە شەڕەشم کردوونێ یەکشتیشی نەدایمەوە ئێستا دا دەرکێتی لێ يلا هاوڕێیان ئامادەنە با بڕۆین
بۆ چیە دەنگانە برەوە چیە وەف ئەخوایە ئەوە چێ پێیا بوو ئەمەشتا دوون لە ئیدونێ ئەمەشتا ئیدونێ لە بیر نەکردیە بمرە اوكي اوصل بالي دنجا او مردينا ديك نيانزل يقبنا قول لي زور حاضر كم اوكي قول لي زور حاضر ده كم يا هلا عندي اللي بوا يعني هنا اوكي وخانيش تشتي دمه what is this اسمع برت من الرقم اللي جامب سكيري دبتو لەناکاو پەیدا بوون زۆر ڕقی دەبتەوە هیچم پێ نییە هیچ یەک گول لەم پێ نمایە ئەوە شەڕەکەی دوونێ زۆر سەرف کرد طبعا انا وانا فريتي ده طبعا انا فريتي ده ماذا ميراندا gave me a mountain داكم دا ميراندا سیاچ پێدا ئێستا دەتانم دڵستانم تاخیرنەوەی کادووی بکەم نازم تاقیرنە کادو چیە درێوە نهێنی منە لە تاقیەکەم سێ کادوو ئەکسپێرمنت ئەوڕە تاقیکردەوە سێ تاقیکردنەوەم کردێمە بەستی وایە بەڵام هەمویان بوونە کارەسات تەواو نەبوو دەرێ کادوەکەم هینا لەگەڵ هەندە خوێنی گورجی تێکەڵم کرد و کردمە دەرزیەک لە ئێسکە پەیکەرەکەمدا لە سپاین لە بڕبڕی پشتمدا دەرێ پرسن دەرێ ئەو کەسە تۆزێک جوولە دواتر ئەوەکەی هاوکارەکەی منی کوشت I could not hold down دەرێ نەمتوانی بە تەواتی دای بنێم ئێستاش دەبی خواردی پێ بدەم مەبەستی دروستکردنی ئەو دەمانچەکەم ئاواگر زۆربەی خەڵک ئەو دەمانچی هەیە من نیتم What the hell چنی عین نات What the hell يعني چ جێمان نییە يعني چ جێمان نییە يعني چ جێمان نییە ئەویشم بۆ دەمان چێمە ئەدی جێم نەکردەوە تازە
اوكي دەمانچەمان نایەکەواتە ئەو دەمانچەی بینمە ئێرە لای بەمە دەمانچەی هاتە مۆچەکەی هەگرم هاوڕێ دواتان دیتیە ناتانێ پستی سەرتا فڕێ بدەیت کەواتە ناتە مۆچەکەش هەگرم یەکە بۆ فشە گورگەکە لێرێ هاوڕێیان گورگەکەم نەکوشتیم هێشتا دای نەبێ جواب بگەڕێمەوە هەر هەمووی ئەجە بێمەوە ئێرانە ئەو هەمە ڕێی ببڕم گورگەکەشمان لە کۆر کردەوە زۆر زۆر باشە بزامی ڕێیەکی شتێک لێرە مایان بڕۆ دێو ڕێی چێوە دەچی ئەو قەپاتە گوتمان قەپاتەوە نیازات چێکە چ بکەین دەزانم بەس پارەم نەبوو شوێنەکەم گەورەکەم ئەگەنە دەزانم خۆ ئەدا چەکە ئەوەندە باشە یان چەک خۆم زۆر بەقوت کرد نازانم بیهینم یان نەهینم وایە خۆ قسەشتان وەیە ئەم دوو شۆتگەنم هەیە ئەوەی بینمە شوێنی وەی ئەوەیتان فرەدەم ئەخێ نارێم ئەو چەکانە فرە نادری هەمووی لەکەمەوەیە ئەو دەی پێ دەبی بەردەوام ئۆکەی با بگەڕێنەوە هاوڕێن تاوە ئێرەشتەوە چنە لای کاک هایزنبێرجی زانم چییە مەسەلە ئەو دەبی چیرۆکەم تێبگەینی ئەو یاریە بە رێزنیڤڵ چاری دەچی لە زێت لەبەرە لە زیاتیوە بە رێزنیڤڵ هەفتی بچی هاوڕێیان زۆر بە رێزنیڤڵ چاری دەچی یاریە ها گوندەکەی تێدایەوە شتانە زۆر بە رێزنیڤڵ هەفتی ناچی بەس مەرحەلەکەی دوێنێ کە بڕیمان دەی سوای اوكي بس مرحلەکەی دوێنێ تۆزێک بە رێزنیڤڵ هەفتی دەچوە دۆز ترسناک بوو چەک و سیلاح پێ نەبوو ئەجەبە ئەوهانە ڕۆین ئەها بڕۆین لای this way پاپا ئەو هایزنبێرگە لەگەڵ مێشمان گەمەی دەکات زانی هاوڕێیان خانێمان کردیان نا زانی ئێرە چی تێدایە ئەو
شوێنی ئەوش نابتەوە وڵای ئیشم بەوەش دەبیزانی زۆریشم پێ زۆر ڕاوەستە زانی چ بکەم بە بچمە لای کاک دووکی شوێنەکەمان تۆزە گەورەتر بکەین دێمە چەکەی بەم چکە ئیشم بەو چەکەی دەبی هەست دەکەم شەڕی هایزنبەرجی زۆر قڕز دەبی ئەنگۆ دەریان چم 3 ساعتم مایەرەکەی تاواکەم لێ منیش زورستم پێ کرد ڕۆز is waiting for you ڕۆز چاوەڕێت دەکە ورۆ بزنیش لێم دەدا هەر بزم مابوو باشە باش مردم هەندی پێم لێ شوێنت نییە ناسمەکن لە توێنان جارێ ڕچمەکەن دووکی دووک مستر دووکاتمەوە My apologies. Okay, so با هەندێک شتی بفرۆشین ئەتومان ناوێ Bits and bobs? I see. ئەتویشم پەتو دەبی I've gotten some new stock. God created man's back to carry burdens, but to think you want to pile on even more. An interesting selection. Please come again. اوكي باوتم سلاحەکەی بینم ئەجە با بڕێن سلاحەکە لە چێن دەگۆری لێرە بوونە زیزۆن خێربەی مامەزانە ئەگەر مامەزاناوی کە بە فێر بووین هەندێک کەس ئەکاونتی فێک دادنێن بەنای من و مامەزانە و ئەو چی بەڕەتمدا بەنای هەمومان دادەنێن ئاساس ئەمن هەوم ئۆکەی زۆر باشە دەی گول لێ بتانم گول لێ ئەو دەمان چەش بکڕم وەکن دووکی بزانتام گول لێ ئەو چەکەش بکڕم یەکجاری مستر دووک دەبی گول لەمام دەیێت و ستە دەست پێ دەکەین تا چی زیادە بفرۆشم Yes, yes. اوكي تاكي زيادة فرشة To hunger used to be اوكي a اوكي lie. اوكي ها تورا منها لو هذا تورا اليوم درتان داكت I'm درتان seeing داكت all خريج بوم sorts of خون weapons modifications, and we'll do them for a small fee. Do let me know if you find anything else of value. درتان داكت فروشتم كاكا فروشتم دي اوكي بابرين بعقلم دو بوس فايتي قوري ماما دو يانسي گورگەکەمان مایە چۆ گورگە تا کۆسە شەڕ نەگەری نەکردیم ڕێکا گوتی کو بڕۆین
گورگەکەمان مایە ئەوەندەی کە تاوەکوێستە لەسەر تایارێکی گورگەکەمان بینی بابەکەیان ئەوی هات دوومچاوی زەخم زەبەلاها شەڕیمان نەکردی هێشتا لەگەر ئەوەی هایزنبەرگی برکو بەجدان ناکەم گود لەک هایزنبەرگ قەشمەریمان پێ دەگەزانی كم بقول لك نعم توضح زيادة كم باوکە ڕۆیریان سلێ کردی ئاوڕیان هاتن حازرن گولەم زۆر کەم پێ گولە خۆتگەنم هەر پێ نییە İzlere bezeneyelim. دو هەز دەکەم لێرە شاڵێکی گەورە هەیە ئیشم بە تو دەبی ئیشم بە توش دەبی ئەوان لە خۆم نزیکەمەوە ئێستا کەس دەکەم ێرە زۆر قەڵەباق دەبی ئێستا شێوازی ستایلەکەی پێدەچی فەرق گەورەیەکیدا ڕووبدا
بەکەم بەجێشتیم خوارەیە کە وەڵای هیچ لی نەبوو دەبێتانە چوی تازە هاوڕێیە هیچ لێ نەبوو ئەمەشتە خوارێ یانە سەرێ Okay, let's go. جوان ها گرافیکی یاریەکەی گول لەمان دەداتێ بەرە بەرە بۆچی بری حازرت دەکا حازر سامێرەی چی نییە ڕزدنی بڵە پوی چی نییە ئەها هەشتم دەداتێ دەرگایەک و بکەینەوە دەیبچینە سەرەیەکیت طبعا دەیبوەز بە شەڕەچکە بکەین طبعا کو دەبێ بە ئاسانی لە دەربازمان بی ئەوجا دەرگای بکەینەوە نەم گۆدێن لای بگرم بەس وەرە 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 چۆن سەریع دەڕم سەریع ئەوانە دایر رو چه کردم زنی چیه؟ جویلم زور خواه ببینم دستکاری کم game control damage display game assist is control type لناگرە سەریع بسوڕێمەوە زۆر خاوە زۆر تا سوڕێمەوە نابینم وایە گیان دەرگەمان نەکردەوە ئەو بەریشەیە بەس بەشکە دێنەوە بوویز نهاتم ئەم چاوەڕە دەکەم بچمە خوارێ ناچم هەتا دەرگە تاو نێتە خوارێ ئەوە قەڵای لەی دینستریکوی باوڕێن لێرە شەڕمان کرد شۆتە چێرەش بکەین جوانە لێرەش جوانە جوان
بابڕن Stronghold. والله دەنجانیز خۆش نییە. مشکل نەکە دەنجە وەحشانە هەیە من. بەڕێ خوا پێغەمبەری دیسان ژێر زەمینە. سەیڤیشیدا خۆتان حازرکەن با خوای وەزعەکە تێک دەچی هاوڕێیان. وەزعەکە تێک دەچی هاوڕێیان ئێستا. مادەم سەیڤیدا و گولەیدا و ژێرزەمینە و کەشکەوتە و نازانم چییە و بەخوای ئەم درم هیچ بێرە خۆش نییە. لۆ لە من دەکەن لۆ ئەنگۆ. لێرە پڕ دەبی ها؟ خوای گیان لا ئیلاهە ئیلا الله. تەمشا برە تەمشا جێی ئەوە منتقەی شەڕێیە. ئەوە دێنەکەی واتە ئەوە چاڵەکەیتیان چاڵی ئەو وەحشانەیە و گورگانەیە پڕ دەبی دەزانم. ئۆکەی بەخۆم حازر کەم وەرە ئێرە وەرە ئێرە ئێرە وەرە ئێرە چیت کەمان هەیە بەکاری بینی ئەشیاشم پڕکەمەوە گولە ئەیمەوە ئەوە خێنیشمان پڕە ئەوە هات دایە بخۆم لێر ڕاتیمە نامری بەس دە پشتم پێیان نەبن ڕات دەمرم ئاین لەگەمەکەی نامرم بەخۆم دەمرم ئۆکێ بزانم وەزبەکمان بەڕێک تاڕێن پێش نەکەن هایزنبەرگی زانی بابا لە پشتم بوو ئەمگم میە پشتم ئەناسەکە میز بەدر نێزانی گولێ ئەنی زۆر ناڕاستە هاوڕێیان دەبیت جوابێت تەلەفۆنی دەمەوە سەمیر جان جان سپاست دەکەم سپاست دەکەم سپاس دەکەم سپاس وەزم زۆر خراپە وەزم خراپە وەزم خراپە حیات 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 سەمیر جان سەرچاوم ڕێزمانێ مامەسەڵداریش
ئەو دوو برادەرم لە داوا من لە تەلەڤیزیۆنی نە مامۆستادار و کاک سەمیر هەردووچیان تەبعاً گەیمەری سەرسەختن دەرێت تەماشای ڤیدیۆیەکەت دەکەین پشتگیریت دەکەین کەزان وەزن خراپە بەس دە پشتم پێیامە بن تخوا بە قورئان ڕوبەڕووەرن ئەگە پیاوە ڕوبەڕوو دێن هیچ مشکل لەم نییە بەس دە پشتم پێیامە بن ئەی بەیانی ئینسان لە پشتەوە شەڕی کە جوان نییە بەڕاستی ئینسان بەس ڕوبەڕوو شەڕی بکە دەرێم هەڕووی خۆم دەسوڕێنم پێیادا دایە ئەوە ژیان نییەم تێدان بە قورئان داکۆ نازانم چ ئەنگڵە چ ڕاوەستم لە هەموو لایەکی دێن خۆی بڕۆ بەڵام من ناکرێەوە لێ ڕاوست با تێبگەم لە وەزعەکەی بەوەی دەستمە چێن دەر ماو بەری پێدا جسمینە دەبی ئا بڕۆم نییە ڕۆنکۆڵت ئاورەن زان چێ وەرسی مامە کۆتاییان نیە ڕاکە باشت گیانەکە با بکە ڕۆ هەمووە ڕێگایەکەشم لێون بوو هاوڕێ نازم کو بڕۆم ئەوزان دەی بسمە خوارێ ها ناژوێرم بسمە خوارێ بەزێرێتەوە اوكي دەی بەسەکەوین هاوڕێیان قاتی دووەمیشمان هەیە ئەمە لە بنەوەینا دەی بەسەکەوین زانی بەس چۆن بەسەکەوین ئۆکێ ڕابە تێبگەونە وەزعەکەی ئەوتە ئەوتە لێ هەیە مناتمەوە لای وایە سەکە زۆر ڕاستە لە ترسانە داهاتمەوە لایە شۆتگەن وڵی بەس شۆتگەن بەخوای بەس شۆتگەن بە قورئان رێزدنت ئیڤڵ یعنی شۆتگەن هاوڕێیان رێزدنت ئیڤڵ یعنی شۆتگەن چاوات مەژگیر بەخۆ تا حتیم بە قورئان نییە بەس لاعیب نیمە وەخەم لێدا هاتیمە نەچێدا دێ بەخۆ بەخۆشم تووڕەمە معقولە بەشە شێخی لە خۆی نەمینێ ها هیوایە دەنگیان دێ دەنگ دەکە دەنگەکەیە ئەمە دەچینە ئەو بەری تو بەسەکەوە زۆر نازانم اوكي ئەوها دەڕۆین لێرە ئەوها دەڕۆی
دەی بسوڕێەوە لا دەی ژیر نەک بڕۆی باشە ئاوردەوە ئەو تەنەوە سەگ بابان برە بمرە نا پێم گوتی ئەوها گەمەی ناکەمە من نێ لە پشتۆڕانێ Okay, big guy. What the God damn it! ئێستا کوو بکوژم بەخۆم گول لەم پێ نییە بەخوا عیلاج چییە؟ ئاوێشتنی ڕوومانێ ئاڕێ ئەوەتەوە ڕوومانە شۆتگەن بەخوای بەس شۆتگەن و ڕوومان قسەی قۆڕە هاویت کە بەخوای هەمی قسەی قۆڕە پێشەوەی بڕۆم ڕاوە ئەمی قسەی قۆڕە هەر هەمووی قسەی قۆڕەویت کە ئەوە دەکەم ئەوها ناوها نازام چ ڕوومانە قومبەلەتەوە ئەیت کە هەمی قسەی قۆڕە ناخواویت کە ئەو گەمە بەدەویست ڕوومانە و شۆتگەنی گەمەی بکەی ئەوە چی ئەملۆ لێرە حەزم لێرە نییە من ئەملۆ لێرە حەزم لێرە نییە هیچ حەزم لێرە نییە هاوڕێیانە من هاوڕێیان هیچ حەزم لێرە نییە من هیچ بە هیچ نەوەک حەز ناکەم بێ مێرە من بەخوای نییە دوژمنم مێرەیە من گولم پڕکەمەوە زوو خۆتگەنم هە پێنەما وەرە کاکە وەرە بەخوای بەسە تو بەکەلک دەی لەگەرە تو ئەی کەم فشەیە هاوڕێیان هیچ حەزم لێرە نییە گۆ دەرێن چ حەستان لێرە هەیە گۆ تکایە دڵم دەنەوە هاوڕێیان دڵم دەنەوە تکایە ئەو چێ و دەنگە هاوڕێیان چ لێرە هەیە ئێستا ئەو پێمرە با نەمرم بەخوای درم ڕادەوەستی دەنگەکە هیچ خۆش نییە دەنگەکە هیچ خۆش نییە What the hell نەرە دەبیەوە هەمووی بکوژی Look What the hell Come on man ئەوڕانم حەزم لێرە نییە نابینە سمێرە سەیڤیشی دامێ یعنی چ لۆ چە هەیە لێرە ها چە هەیە ئەوە چیە سپۆیلەکە لە کۆمنتی تکایە باز مەکەن تکایە جەماعەتی ئەدمین یەڵڵا ئەو جێ بە بۆسفایکی دەچی ڕابزانمە شەم تاوا پێ بەخوای ئەو جێ بۆسفایتە برە ئەوە منتیقی بۆسفایتی یەکوانە ڕابەستە خۆم حازرکەم کاکە وچیەوە ئۆکێ ئەو چەکەشم هەیە ئەو چەکەی بابینمە جێ قەناسەکەی ما پێ دەبی ئێستا ئۆکەی چیت کەم دەوێتن چەق وەرە ئێرە زارێت و باخۆم حازر کە ماوڕێیان ئەمن نامێ بمرم یعنی لە گەمەی نا لە گەمەکەی نامرم خەمیۆتان نەبی گەمەکردن باشە بەس دەترسان دەمرم ئەوانە حازر کەم بە جوانی ئەها لۆ خۆم خۆش گەمە جوان گەمە ژیر دەست پێکە ئەوڕێیان تکایە That's not good. Yeah, that's not good, Ethan. ئەوڕێیان چ لێرە هەیە What the fuck is that? Wow! برێوەکەی ئەوە گورگەکەیە نایمە جاری دەبێ بە هیچ نەوە ژیر هەرێ لێ باز نییە چەند زەبەلا زەبەلا بردەم شە فەرقەکانی خۆشی دەینی
فاکی غەڵەتم هاوێشت بمرە پێم نمە بە قورعان هاوڕێن ئەوەی دانیم بوو گولەم دێتکە وەڵا گولەم پێ نییە بە خۆشخۆشدان ورەوە بۆ شتیش داوێ کوشتم کوشتم Eat shit. Eat shit يعني شيتي بخو خذنا زين اوه كشتم اوكي اول شيء قرينا كشتم زعما قام كردم ها زعما قام كردم لاعب مستا بس درم زور سريع ليدا بس صاري بم ترسناك تربي بس زور ترسناك نبو بس اكشناك توزق عازبو لبروي مزاري ندى دامي ها تازه قولم خوله ناود بباشا قمها يعني ليبو بس من نديت اكبرهم نازم اوكي نبي او هابرين اكيد او هنارا نبي او هابرين هايزنبرغ لو بريا اوكي او بوس فايتش معنا نابرد اوكي او هاجنا تايم برين تو هادي بدركي خمان دابرين ناو دركتشكي هاوريان هاوريان او تشيا What is this? What's your kristallan? Ah, دەتان بفرۆشمەوە. ئەوانەتان بفرۆشینەوە گول لەو شتی پێ بکڕم. ئۆکەی نادبات. خراپ نییە. بەس ئەوەندەی خینیتمەوە ئۆنلاین هێشتا شەڕێکی گەورەم مایە ترسێکی گەورەشم مایە. یەک نووسیتی بە ئاسانی یاری دەکەی نا بە هارد گەمەی دەکەم طبعا بە ئاسانی گەمەی دەکەم ڕێزنی بڵە لە بۆ لایڤە بەتەمای چی بەتەمای بە هاردی گەمەی بکەم 500 جار وات ئۆ تێ فلاسکەکە ئاخری فلاسمان بەرزتینە کەواتە بەس هایزنبەرگمە لەگەر دایکە میراندا هاوڕێیان دوونمە مەمە دوو کەسمان مایە بیان کوژین You're the real deal, Ethan. دەرێت کابراایکی زۆر تەواوی زۆر باشی ها ئیثن عافیە ئەوە هایزنبەرگ قسەمانە لەگەڵ دەکەوەی کابراایەکەوی ئەوەی لەسەر پیاوەکەی لەسەر Just a little bit more and you're all wrapped دەرە up. قیسەشکە وەرە ئەزە ئیشەکە تەواو دەبی So in exchange, لە بەرامبەردا Exchange what? first of all come to me. دەرێ وەرەکنە من Put all the flasks in the altar and I'm sure you'll figure the rest out. دەرێ وەرە See you, Ethan. دەرێ ئاها ئۆکێ God ئۆکێ damn it. دەی بگەڕێنەوە take the flasks the altar ئۆکێ دەی بگەڕێنەوە هاوڕێیان دەی بگەڕێنەوە لای مرچنتەکەی ئەو فلاسکەش دابنین ئەبی ئەو تێیا بەوەی دەگەڕێنەوە نیە ئێرە دێتەوە زين بس دەچی ئەو لەختەیە هاوڕێیان سپاس کاکە زیوز گەیمینگ ژیر ئەبنووسیتی زۆر سپاس ئەو لەختەیە زین بەس دەچی ها لە گەمەی گادوڤارین 2010 لەختە شتێدایە کریتۆس لە دوای نەخۆشکردنی ئەیتریەسی دەگەڕێتەوە لای ماڵەکەی خۆی بە بەلەمەکەی بەها کریتۆس دەگەڕێتەوە دەچی تەورە قەدیمەکانی خۆی دەینی ژیر دوێنێشە ماماکەم گاڵتەی بە مناڵەکە هات دیتم لایڤەکەی ماماکامیشم بینی ماماکەم فەرقیە کاکە ئەنگۆ زۆر عەندیکەنە ها ئەمن درم تاوا نییە ئەنگۆ زۆر عەندیکەنە زای ئەنگۆ چاوەڕێ دەکەن ژی نەترسێ لۆ فلیمین دێ ژی نەترسێ وەڵا ژی نەترسێ ئەو لاتریش بابا ئەوارەی بە هاردی گەمەی دەکەی ناوڵە بە هاردی گەمەی ناکەم گیانەکەی من
زایچێ ئێستا حالیان کە دێمەوە ناو گوندەکەی دڵم زۆر خۆش دەبی ینی پێشتر لە گوندەکەی ترسا بەس ئێستا گوندەکە لەک نەمنین ئەوەندە ئاسان بوو ئەوەندە خۆشە ینی ئەڵتەر ئەوتێ ئەڵتەر بڕۆن ینی ئەوها بڕۆ بەس ڕقم لێرە دەبتەوە ئەوها نا ژیر بەس گەمەی نازانی ژیر باش ئەو گورگەم نەکوشتە من ستەکە لێرەوە وەڵڵاهی کوشتم بەبیللاهی کوشتم معقول ئێستا یەکتانە گولەی لەوەی سەرف کەمە من هیچشم پێ نییە بەبیللاهی ئەو گورگەم کوشت دەڕۆم دەی تااقەتی شەڕکردنم نییە بە قورعان لەگەڵ گورگە عیزێ وەڵڵاهی کوشتم بەخوای تۆ بەسە ناکەوی ئیثن ناتانی ئەوها بەڕۆزانی گەری بچمەکەم گورگەکەی بمرە بە یەک مەخزەنم لێ بەتاکرد یەک مەخزەنی سە بمرە بە بمرە نعدالەتە ها بەخوای نعدالەت بوو ئەو حرەکەیە زۆر نعدالەت بوو زۆریش نعدالەت بوو زۆر لەبەرە گورگەکەم کوشت یەک گورجیشی لێ بوو خۆشم لە یەک گورجی حاز دەکرد و بە هەموو ئەوە بمەوە توانامەوە what the fuck ها what the fuck ئێستا ڕێم لێ بزر بووە من ئەوها ناتانم بڕۆم ئەوهاش ناتانم بڕۆم what the fuck کارڕێ شێت ژیر ئەو تێ کوری وەڵڵاهی لێ ترسان هەموو لێ بزر بە قورعان ئەو تێ بێردا بڕۆم تازە بیرم دێتەوە جێم لە دەنگە چی بوو لێکوانە گوتم تازەی شەکەراتی هاتە هیچ بەزینە هەمیان دەکوژم what the hell ها وەڵڵاهی نییە هەندێک شتی هەیە زانین ئەو گەمە هەندێک شتی زۆر بەدرا بزنی خۆڕی بمرە ئەمە هەندێک شتی ئەو گەمەم زۆر بەدرە زۆر باز هەندێک شتیشی هەیە نا وەڵڵاهی هەندێک شتیم بەدرە باز هەندێک شتیشم بەدر نییە هاوڕێیان اوكي زاربا اوكي والله دەیویست مەکەن هایزنبەرگی بێ زەحمەت دەکردتانی ڕێی هایزنبەرگم پێ نیشاندا اوكي با هەندێک گول لێ بکڕین ناتانم گولەشی لێ بکڕم what the hell ئەدێم کو بچمە ئەو لای ناتان گول لێ بکڕم
Leave this to me. علاقەن با چەکەکی خۆم باشتر کەم ئادەم دەی هاتم گولە شی لێ بکڕم what the fuck واللهی These hands are more dexterous than one might think. نەوەت هەزارم هەیە بەس هیچی پێ نایە چی پێ دێ 90,000 Bits and دۆ هیچ پێ نایە لە بەرەوەی گولت Let's ناداتێ see. دەست بە ڕیوی فیلمەکان ناکەیەوە بێگومان دەست پێ دەکەمەوە And buy it I will. I'm skilled at all sorts of weapons modifications, and will do them for a small fee. کارەبان بڕا بە قورئان تا دێتەوە هاوڕێیان تا دێتەوە لەگەڵم بن نەستنەی زیەکی ها هەر لەگەڵتانم بەس نامێک کارەبایەکەم بژێتەوە یەک دقە نەبژێت بژێنەوە ئەوش کارەبای کا کوردستانی دەڵێن هەندێک نامی دەخیمەتە کارەبەم دێتەوە زانستان نووسە هەتا کارەبایەکەم دەگەڕێتەوە دەکنم بۆ تاریکە شەو سلااو لە ئێوەش سلااو لە ئێوەش سلااو لە ئێوەش هەلو هەلەوە کاکە ڕێدا گیان بەخێر بی هەموو لایەک بەخێر بێن ببورن کارەبایەکەم بڕایە مامەژیر خۆ شۆ ناترسی کورە ناوەڵای وڵی ترسام زۆر ترسام بەرێ وەڵڵا بەخوای زۆر ترسایمە یاری فیفاد نەکرد مامە کرە فیفای بە چ بکەم بۆ وا زوو تەواوت کرد کورەکە زوو تەواوم کردیم سێ چار ڕۆژە خەریکم بەخۆی عادەتەن ئەو گەیمانە بە شەوی تەواوی دەکەم شەوەک دوو شەو لەبەرەوەی چیرۆکەکەی دەمێ بەستەری بکەم دەبێت ڤیدیۆ دەست دروست بکەم چکە بەڕاستی بە تەمامە ڕیڤیو لە بۆ بکەم ڤیدیۆ سوپاسکردنی لەسەر دەکەم لە بۆ ئەوە وەروە ڕیتێرناڵیشم هاوڕێیان تەقریبان تەواو کردیە هیچ دەستەرەوی دەکەم ژیر کوردستان خۆشە وڵای خۆشە وەزە کارەبایەکە 24 ساعت بە خۆشتیش دەبوو ژیر بەڕاست دوێنێ شەو خەوت لێکات باوەڕکەن خەوکردن دوێنێ شەوی خەوم خۆش نەبوو باوەڕ بکەن دوێنێ شەو خەوم خۆش نەبوو خەوم زۆر ناخۆش بوو دوێنێ شەو زۆر زۆر یان بەجددی پێیزعاز بووم بەجددی زۆر پێیزعاز بووم زۆر زۆر بەجددی دوێنێ شەو خەوم زۆر زۆر ئیزعاز بوو هاوڕێیان بکوتم ببورن کارەبای من ناتەوە هێشتا ئەو لە خوابی مۆیلدەچی 24 ساعتیشم هەیە هەردەوام دەبی بداتەوە کاکم نەیدایتەوە کاکە سازار نامی تابیبی لە کۆلێژی بنیاد بەڵێ بەڵێ لە کۆلێژی بنیاد بوو مامە ژیر زۆرت نەمایە ناوە زۆر نە بەس یەک بۆس فایتممایە وەڵا ئێمە تازە عام هاتەوە ئەزەنگۆ عام هاتەوە عامەکەی من بڕە ژیر رێزدن ئیڤڵ یان گادۆڤوار طبعاً گادۆڤوار طبعاً گادۆڤوار RIP ژیر کاکە ئەژی نووسیتی زۆر سپاس ژیر باوەڕ بکە خەونم ئەوەیە ڕوبەڕوو بتبینم کاکە ماهیر ڕعد زۆر سپاس کاکە ماهیر ئینشاءالله وەڵام زۆر حەز دەکەم کاتێک ئێوە دەبینم لەسەر شەقام لە بازار لە مۆڵێک لە شوێنێک زۆر خۆشحاڵ دەبم دەمەوێ کاتێکتان لە شوێنێک ئەمنت دیت هیچ شەرم مەکە یەکسەر بڵێ ژیر چۆنی وەردەمێ ڕستمەکرد لەگەڵ بگرم یعنی زۆرم پێخۆشە زۆر حەزم لێ بتان بینم کاکە کورد گەیمەر بەخێر بی کاکە بەشدار گەیمینگ بەخێر بی کاکە ئارتی زۆر سپاس بۆ مۆدرێتکردنەکەی ئەو شوت رێزدن ئیڤڵ یان لاستەڤەس طبعاً لاستەڤەس کاکە دوان ژیر کوی تخوا جواب کاکە داون بە بارزانی زۆر سپاس کاکە پاڤ ڕزگار ریاکشن 8 مایل وڵای مەیبی
گادۆڤاری نوێ ئەم ساڵ دێت یان دوات وڵی دیار نییە کاکە هەڤاڵ گەیمەر کاکە ئەیمەن کوردش کاکە هەستیار غازی کاکە عەبدوڵڵا دانیار حەسەن بژی کارەبای کوردستان لە قەڵاکە زۆر شتێکی سیر دەدەستووە هەر شۆک بووم شۆک هی سیر نەدەستووە ئەوەکەم نەدەستوو چێستە چی لێ بوو گۆڵدن بوو بەڵام من ئەمن کۆمپلیشز نیمە واتە و کەسانی ئەم هەموو شتێکی ناو یاریش کۆکەمەوە نامێ لۆسمە تەنیا چیڕەکە بڕم بەسمە ژیر ڕێدێت یان GTA ڕێدێت دری در کاکە ئەحمەد زۆر سپاس دەکەی ڕاگنۆڕاک بێگومان ڕاگنۆڕاک بێ نەک بە لایڤک لەوانێ بێک لایڤی تاواویکەن یەک لایڤ 24 ساعت 30 ساعت لایڤەکەی ڕانەگرم یەک شەوی یەک شەی هەمووی تاواوکەم ناتان دەبی زوو تاواویکەنە بە ڤیدیۆ شتی ئەرە کارە با دەوەرەوە بۆرە ناتۆ کارەبای من ناتۆ کارەبایە ئەوە هاتەوە هەی خوا لە ناوی بە یاڕەبی باشە خوا پارسە پارسەکە ئەو مۆدی خۆمە ئەجە what the hell هاڕێن پلەیستێشنەکەشم کوژایەوە زانی what the fuck وای بەس باش بسەیڤم کرد بێتەوە نەفسی شوێنی زۆر زۆر باشە هاڕێن پلەیستێشنەکەم کوژاوەتی کوژایتەوە یاڵە کۆمەی دەخیمە تا پلەیستێشنەکەم پێ دەبتەوە بچم فیزی کردی خۆ کارەبا نێتەوە زۆر خۆشە کۆمنت خوێنیتەوە وەڵای حەزم لێ خۆ کۆمنتی بخینەوە بەردەوام هاوڕێیان بەڵام دەبی یاریش بکەین لایڤەکەمان لە بۆ یاریکردنە ئیدی پێویستە یاری بکەین بەردەوامی ژیر ڕێست ئەند پیس RIP کاکە علی محەممەد سلێمان زۆر زۆرم خۆش دەی خۆشت ڕقم یەکی زۆر سپاس بۆ کۆمنتەکانت بۆ پشتگیریەکانت بەردەوام کۆمنتە بە ڤیدیۆکانم دەنووسی کاکە علی زۆر سپاست دەکەم کەمان پلەیستێشن وەرەوە ناوت چییە کوردستۆری ناوم ژیرە ژیر بەچی یاری دەکەیت بە پلەیستێشن 5 دەبینن وادێتەوە وەکو دەبین نا کارەبا بڕانی پلەیستێشن 5 ئەوعاتە قۆڕی هەیە دەبی هاردەکەی خۆی چاکاتەوە بەڵێ بەڵێ بە خۆی چاکاتەوە هاردەکەم ڕێدێت یان گادۆڤار ئەو پرسیارە زۆر قورسە ئەو پرسیارە یعنی تابڵی قورسە بەس زانین کو جوابت دەمەش بە عەقلی جوابت دەمەوە لە بۆ کارەکتەری وەکو کارەکتەر ڕێدێت بەڵام وەکو گەیم بەگشتی گادۆڤار یعنی ئەوە ڕێی خۆمە ها ڕێی عام نییە وەکو کارەکتەر هیچ کارەکتەر ئارتەر مۆرگنی پێم باشتر نییە وەکو لە ناو ڤیدیۆ گەیم باشەکەی مە بەس نەچی یان چیرۆکەی زۆر زۆر ڕاکەیە بەڵام هیچ کارەکتەرەکیش ینی هیچ گەیمەکیش بەقەدەر گادۆڤاری 2018 نایاب نییە لە ژیانم کە ئەمە کردیتم وەکو خۆم نەک عام ئەوە مەبەستەکەی منە یعنی مامە شادگانەکەت ئەپگریت کە کردیتم فولم کردیە پاوەرەکەی وە بزانم ماینکرافت یان ڕۆبلۆکس ماینکرافت یان وڵی ڕۆبلۆکسم نەکردی ینی زۆر متابعی ڕۆبلۆکسی ناکەم ژیر بادینی دەزانی وڵی هەندێکی لێ دەزانم خۆ بەس حەز ناکەم لەهجەکی سانکەم کە باش دێنە زڤڕم بزانین چەند شتمان لە دەستدایە هاوڕێیان زانین چەند هاتۆ باش ئۆکێ زۆر نهاتەوە پاش هەر هاتۆکن دووکی کارەبا بڕینە بەڕاستی ساردی کردمەوە ناخۆش مستەر دووک
It's my greatest pleasure to see you return alive. طبعا حەزت لێە بە I was just سندێتی بێمەوە thinking تە of پارەت ways to دەمێ pass the time. طبعا ئەشیانە هەم Hard بفرۆشینەوە times, Ethan. Ah. I've procured some new items for you, Mr. Winters. Leave this to me. These hands are more dexterous than one might think. This simple modification بە can هەمی be done بەخۆت in just a بەخۆستم moment. ئاخر دەرەچین ئاخر One شەپتاوی moment, دی please. Delighted to. هەمی فول دەکەم Aha! ئەوشمان تێخست Okay, what is this? Component part of sniper rifle. Reduce weapons. Okay. Ah, if only you had the funds. I'm skilled at all sorts of weapons modification. Thank you for your patronage. Okay, هاوڕێیان ئاخر فڵاسکیش دانێ لۆ ئادی ئاخر نەبووەوە بەس قەڵشکە فڵاسکەش کەشم مایە ئاخر فڵاسکیشماندانە تەواو تەواو ئێستا دەچینە کۆتایی یاریەکەی بە شێوەیەکی فەرمی دەچینە ئەوتە دەرگایەکەمانە بووە Okay, find Heisenberg. Heisenberg'i بدۆزەوە. هیچم پێ نییە بە قورئان. گولەم زۆر کەم پێ هاوڕێیان خۆشەویستم. دەمەوێت گولەی زیاتر بەدەست بخەم بەڵام ئەو لۆ ڕۆژێک نایە دۆچێ. وەڵای ماوە کاتمە دۆچێ بە ویش تەلەڤیزۆن نوێشتانە بوو. بەڵام برێی زۆر بێم زۆر نهاتمە دۆچێ زانین ئێرە چی لێیە ئەکید دەیبێ مەولێ ئەکی دەبێ هاوڕۆ What's going on? یا بزەبت نەمگوت ئەکید دەبێ هاوەڕۆم زانی هاوڕێیان تا ئەو کەستە چیرۆکەشی زۆر باز نەکردێ ئەنە تەقریبەن بۆ نهایەت یاریەکەی دەچم ئەوەندەی لەسەر چیرۆکەی دەزانین ئەوەیەکەوە کچەکەی میە و کچی ئەو کابرایی ئیثنی لەلایەن ئەوە چیە خۆی دانێ ئۆکەی چ ڕوودەدا لەلایەن هایزنبەرگ و جەماعەتی بردرا دانێشتەشی لەسەر بکەن هەرەوەندەی دەزانیم ئەو ڕێگەمان لۆ پیایەوە هاوڕێیان ڕێینبۆش دەکەین ئینشاڵڵ حەزنێ بە لایڤ ڕێینبۆشەوە چ بکەم پێتان دەڵێم هاوڕێیان بۆیە ئاگادار بن کە چ وەختێک لە لایڤی مامن سەردانی گروپی ژیری بکەن ژیری لە فەیسبووکی پێتان دەڵێم کەوا چ وەختێک لە لایڤی من دەڵم ئەو شۆ لە لایڤ مەسەعات ئەوەندە خوبی ئاگادار بن پابجی یان ماینکرافت لاو لە بۆ کۆتایی دەڕۆین خۆ تاقەت ترسم Don't نمایە worry about the kid, Ethan. It'll be fine. Ha! Just get your ass across the bridge.
دەرێ ئەوە فاکتوریەکەیە کەواتە ئەو دەرە چیرۆکەی تێگەیشتنە ئەوە فاکتوریەکەی معاملەکەی هایزنبەرجە ئەو دەرە چیرۆکەی تێگەیشتی ماوەیەکەوە دایکە میراندا 4 لۆردی لۆمەتیقەیدانەیە Ethan Winter. هایزنبەرگ مۆڕوو Welcome. لە دیدیمستریک و وەروە بووکەڵەکە I didn't think you'd make it past Dom هەمومان or کوشتیە Rome. بەس هایزنبەرگ I suppose you survived worse back in America. I like you. I'd like to Heisenberg speak to Factory. you about Rose and Miranda. Oh, come on in. Don't worry. It's not a trap. What are you planning? ئەوڕێیان ڕاپمان دەوێ پێیاندا گولەم دەنێت کایە وەڵڵا بێ گولەمە ناتامس بە ژوورە زای دە من دۆی ناتێرە گەمە ئەناو دەکەیە یا دێمە دیسان چوونە خوارێ هەر ڕقم لە چوونە خوارێ دەبتەوە حاضرن ئەوە چییە؟ What? What is this? What the hell? Yeah, ئەوم چیرۆکی گەمەکەیە Mia? میاشی تێدایە منداڵەکەش Truth کریسی must show. ئەو هایزنبەرگ هات Let me دەرێ هایزنبەرگ دەرێ ڕاستیەکان Take ئازار me out بەخشەوە like نیە the others, and then he gets to go and save Rose, right? دەرێ هەمووانت کوشت ئێستاژ دەتەوێ منداڵەکەی خۆت دۆزیەوە You got the soul wrong. دەرێ بەغەڵ دەرێ هەموو شتەکە بەغەڵەتی تێگەیشت با تێت گەینم چییە کاژی پێ بگونم چی هات سوچی زۆر سپاس Shut your fucking hole! Sorry about that. دا لێبوردنیش دەکە کاک هایزنبەرگ وای کارەکە دەشی سپۆرتم ئەس نێ بمە برادری نامێ بمە دوژمنی Listen, Ethan, you're being played. دەت گەمەت پێکریا ئیثن What are you talking about? You think this is a game? پێت بە ئەوە یاریە I said sit! پێم گوتی دانشە Lady, supersized bitch. Ugly, a psycho doll. An embryonic freak. دەرێ ئەوانە وحش و شەچی جێلن It's a test. دەرێ هەمووی To see if you're تاقیکردنەوە بوو strong enough to be a part of Miranda's family. I don't want to be a part of Miranda's Did it? family. Neither did I, but here we are. ئۆکەی دەرێ ئەوە هەمووی تاقیکردنەوە بوو تاوەکو میراندا بزانی ئایا ئەوەندە بەقوەتی یاخود نە تاوەکو بتکاتە بەشێک لە خێزانەکەی خۆی وات؟ And I'm next in line, right? دەرێ ئەم ئەو کوڕ Kill دەرێ ئەم me, ژەوها بوو move up the chain. Well, fuck that! I don't give a damn about your personal issues. دەرێ میراندا دەیەوێ هەمووان بکوژی تاوەکو ببیە تاقە کەس لەگەرەوی هایزنبەرگش دەرێ ئەمیش ڕقم لە میراندای دەبتەوە I just want to fix my daughter. دەرێ دەنیا دەبێ منداڵەکەی خۆش بچاکەمەوە Do you have any idea how powerful that kid is? Even Miranda's scared of her. دەرێ دەزانی منداڵەکەی خۆت چەند بەقوتە تەنانەت میرانداش ڕێی دەترسێ منداڵەکەی ئیثنیا بەقوتە Last time you freak, I swear to God! ئەو چیە لە خوارەوە شتەی پێکردیە You and me, Ethan. دەرێ با پێکەوە Together, we can go save Rose, and then we can use her to grind Miranda into paste. My قسەکەی daughter جوانە ها is not a weapon. Fuck you. دەرێ پێکەوە بابچی میراندای لە ناو بێ منداڵەکەی ڕزگارکەین ئیثنی بێعقلیش دەری پێکی کرشتەکەی باشە وەحشی دەخۆدە بەجێی ناکەی وەڵای قسەکەی زۆر جوان Last chance. You don't want to find out what's in that hole. دەرێت I'll take my chances. ئەو چی تێدای هاوڕێنە و کونا دەرێت You're few. دەرێ what the fuck چی تێدایەوە
دەرە ڕۆژی مردنتە لە خوارێ ئەو سێو دەنگا What is this? What the fuck is this? غاردا What the fuck? A dead end. Damn it! غاردا كتمة شندر يا ربي What كتمة was that شندر thing? هاوريان سكراب ندويز دياس اي والله سكراب دي كواتا ميراندا ئەمەی بەکارهینەیە کچەکەی بەکارهینەیە دیزانی کچەکە زۆر بەقۆتە هینایەتێک نەخۆی بۆ ئیثنیشی تاخیر تۆ بزانین چەند بەقۆتە لای زۆر ڕام لەو چیرۆکەی نییە زانین لۆ What the fuck وەچە لە دمچاویان برۆ بە چەند گولی دەمبرنەوانە ئەو گول لە پێی نییە هاوڕێیان وەڵی گولەم زۆر کەم پێیە دەست بکەم وەڵی هەموو جێیەکانیشم کرد معقول نییە گەمە هەندێک گولیت کۆمانەداتن شەڕی بکەم خۆ بە چاق شەڕی ناکەم زۆر ڕام لە چیرۆکەی نییە تا ئێستا ئیلا ئەگەر سپرایزم بکەن زانین لۆ یعنی چه هەمووی تێز بوو یعنی چه هەمووی تاقیکردنەوە بوو ئیشاڵ ئەو مەعمەلە ئەوەی دروست دەکا Escape the factory دەرێ لە مەعمەلەکەی هەڵێ ئایزنبەرگ ئەوەی دروست دەکا زانین لەشکری دروست دەکا خۆ بزانم لە بوو ئەوەیە کەوا ڕوبەڕووی دایکە میراندای بکەوە ئەو لێرە شەی دۆران دەگول لەم دەوچ پیاوەندەی Oh, Yeah, good. exactly. I was just thinking of ways to pass the time. ئۆکەی گول لە هات هاوڕێیان Uh-huh. ئەو سیلایشی هەیە بە 180,000 بریا و پارەم هەم سەرف نەکردەوە پێی نییە بفرۆشم flashback project grenade launcher release a powerful light magnum carrier picked up with a powder a powerful shot can Do you have enough firepower? I can now offer an expanded weapon modification service. Ah, if only you had the funds. Please come again. You can't use that right now. They're not anyway, but carbine مسقدة. لا B4 كي أما رزقار ما ندبي. B4 material. B4. بس تبغى خمان لتشين دارينا ما. ملا. نظام. هات نو ديسان
دەمانچەکەم زۆر بەخۆش بوو زۆر خۆشە ئێستا ئەس دەکەم شتێک لێرە هەیە زانی ئەس دەکەم شتێک لێرە هەیە هەر کاتێک لە یاریەکانی ڕێزدنی مۆسیقا زۆر کەم بووە کاتە بۆسفایتێک یان مینی بۆسفایتێکی کچکە هەیە ئەنی شتێکی کچکە بەس ترسناک باوەری پێویستە خۆهاتم دەنگێک دیە من حەزمە دەنگی نییە زۆر بەرز نیوە پێی هاوڕێیان ئامادە بن خۆتان حازرکەن ئەو چییە؟ کاستین مشین ئەها ئەو قالبە ئەو قالبە بزانم لەوە ئێرەیە دەبێت قالبەکەی بدۆزینەوە جارێ هاوڕان دەبینن بەخوا شتێک لێرە هەیە من دەزانم حازر بن یەڵڵا ئەمە شۆ بگەن هیچ کلم پێی نییە هیچ هەندێک بۆمبی دروستکەم بۆمب دەرێ سویچێک لێرە هەیە ئەگۆی سویچتان دیت لێرە بەزەویشی نەکرد وا بوو ڕاستەکە شێتی بکەمەوە ئاو ڕێیانەوە چییە؟ What the fuck is this? زندی نەبتەوە ئەوە نامەوێ چیەوە نامەوێ ببینم گولەی وەشم پێ نییە بە قورعان هاوڕێ کورەم هیچم پێ نییە ئەم کو گەمەی دەکەم بەس قەناسەکە گوڕە گولەم پێیە چ پاوەری تێدا نیە نابتەوە هات تێمە تەدەی بێمەوە ئێرە وەرە دەفاکێت چیەوە؟ ئەوە چییە؟ ئەوە قالبەکەمان دیتەوە ئۆکێ بگەڕێینەوە نۆ!
دەبی هەرێمیان دەی بیکوژم دەی بیکوژم تازە ناتامارێت دەبی لە سینجیدەم ئۆکەی Surprise me anymore. ئەوە ژیان نییەم تێدامە بزانی ئەوە ژیان نییەم تێدام بەخوای ئەم ڕۆمە لای بێژنەوە شتێک بێ دروستیکە چاردە گولەی Seems useful. نام گولەی سەر بکەم The fuck is this? إلا كده يستري أسبي لسربي إلى وين جامع بيني اللي متى يستري أسبي لسربي جامع نيوم نقول له بعرف جانتهم انجلس دي هات ما عبد الله
Oh, come on, man. Give me some gulla. زۆر سپاس هاوڕێیان هاوڕێن گولەم کەم پێلوێ بە سەبری دەڕۆم دەبێ بە عەقڵی گەمەکەی بکەم چکە گولەم زۆر کەم پێم ئەها ئەو جەماعەتەکەنە ئەکیدی قڵەچکەش دەوی بێ مادەمەوەی لێ هات با من ئەقوم بەلانە حازر کەم چکە دێن ئێستا دێن ئەکید دێن دەبی ئەوانە حازر کەم هاتینەوە شوێنی خۆمان ڕۆشتە چینە قوستانە اینیە اوكي هاوڕێن وایە بەس لێر نەجاتمدا ئەو چی و دەنگە هاتەوە واز بینە واز لە ژیانم بڕۆ دەرێ دەی وازم لێبینە ئۆکەی بچینەوەی دروستکەین مستەکەمە من بێردا ناتمەدی لێرە بوو کۆگەکەی دروستکەین ئەم بە ژیان دارش ئەگەر ڕێزنی بڵم کردەوە هەنگەمەی ترسناک داشە خۆم تووشە وەزعی دەکەم طبعا نەتانیەوەی بەکاربینی کاک ئیثن دمالۆت نەکەم برای عەزیزم
ئەجر ڕاوەستە نەرێ دەرکانە دەبتەوە ها نەرێ دەرکانە دەبتەوە What the fuck نەرێ بش Oh, Ethan. Such a disappointment. ناتفێر بە قورعان ئەوە نەعەدالەتی I بە thought we قورعان could join forces against that Exactly what I was bitch doing. Miranda. Truly. She took us to be her children. She locked us away in the village. Decades of being forced to serve her. Can you even understand that humiliation? I'm not like my siblings. I want nothing more than to be free of that bitch. So I need power. I need enough power to destroy her. هایزنبەرگش لە میراندای بێزارە دەمێ بیکوژم پێویستم بە هێزێکی زۆرە تاوەکو لە ناوی بم These are the fruits of my power. پێویستە بەسەکەوم یان بێمە خوای نام The strong will destroy the weak. That's the way of the world. You should have never refused me, Ethan. What a freak. زانسی ئەوها دەرنانی با من لەوە لەناو بم خۆزێک بە مرتاحی بسوڕێمەوە ئەوڕان دەبی زۆرمان مابی گەمەکە بە بڕوان گوت چەندە مای ساعتێکمان مایە یان 2 ساعتێکمان مایە زانیتە بێزار بم لەنگۆ هەڵە بیر دەکەم نەچمە پێش دەستم مارەقی کردێن دەیڵە هاوڕێن ئەوەی لایک نەکردێت تکا دەکەم لایککەن با تاویکەین گەمەکە و شو ئەوشۆ دەبی تاویکەم هیچ ئیلازی نییە
هەرەوەندەت پێ هایزنبەرگ بەدەبێت لە پشتی دەمزانی دەیبیتمە پشتی هەرەوەندەت پێ هایزنبەرگ ها بە خۆت وەرە بە خۆت ئەوەندە ئەوانە مەنێرە ئەگوو لەم پێ نماوەڕێ بە خۆی دەگوو لەم دۆ تکایە یەک کولی شۆتگانم دەداتەوە یەک ئەنی یەکە تاخم دەداتەوە ئەوڕێن دەزان چەندم مایە تکایەک لە کۆمە دۆمنووسی برێژی سعادە گیاندە ساعتم مایە بەس بە ئەکیدی پێم بڵێن بە ئەکیدی تا بەچ خۆم بکەم لە بەگول لەو شتی بەگە زۆر نمابی بڕێک بە ئاسانی گولەی سەر بکەم پێستە ناوێرم یەک دنیا گولی سەر بکەم بە قورئان اوكي دەیچینەوە بەری دەیچینە ناچینە خوارش گەند پاودەر ئەم بە گەند پاودەری دەبی لە بۆ دروستکردنی گولەی دوو ڕەستە سکراپ ڕەستە سکراپمان دەوێت دوو قڵ يك ساعات دو ساعات يك ساعات جير اوكي يك ساعات باشا يك ساعات زور باشا يك ساعات الماضي عطا دور دي كل ده متزال ده متزال هناك بس ما بشتغل يك ساعات ما كاتا تقريبا نيو ساعات هاتشيان دبت فيديو سينمائي وشت كۆتاییەکەی هەروەیە هذا نيو ساعات جيم بلاي مما زۆر باش نو هذا ئەوی کوب کوژمە من بۆ بێگولەیەی اوكي يك ساعات نییە برام دوو بۆس فایت ماوە هەناسەکی بدەم ئاوەی بخۆم هاوڕێیان ببورن B3 Got a long way to go. ڕێکی دووریش مەمە بەس شەڕەکان لە دەری بیمشکلم ئەو چێن دەرە داواتمە شەڕەکان لە دەری بی هیچ مشکلم نییە بەس لە ژۆرێ نەبی بە قورئان گول لە هیچ پێم نایاوڕێ شەڕەفم زۆر بێگولەمە Miranda thinks we're nothing but children. میرەندا پێی وایە ئەمە بەس She منداڵین doesn't care for us. No. دەرگرنگجیمان پێ نادات مەقسەدی چوار She's بۆسەکەم long lost all her humanity. دەری هەموو مرۆڤایەتی خۆی لەدەست دایە I must destroy her. پێویستە لە ناوی بکەم I don't give a shit about your family drama. ڕستەکەی دوای دێدۆ لە دوای دێدۆ زەندی بێعەقل
ها برو هاوڕێیان خۆشەویستم زۆر بەخێر بێن بەوانی تازاتمە لایف باس ژیرەکانتان دەم باوەکەن ئەنگۆ نەباینە ئەم ژیر ئەگەمەی پێتاوان نبێ هیچ بکەم باشە لەم زۆر خەسار بزانین بەسەرە تو fucking hate it. زبطنيش لماري ما هاور يعني لويد ساعة ترسيمة شويني بوس فايت ناي اخون كوكا مو الثقة عندك ميليا أو إياك ويباب الرود شيور What the fuck? بخون قلنا بينيا شو كوا كوا طب كوا خودي تام ببيك بالله ببيك بالله نا اون بينا اوش
كل بقي أو مرحلة ولدنا داتي تازة قول لهم دلوقتي تازة كاكم هم عملها كمان راقرت هستا هايزنبرغ لما شد دبي بيعقل دبي كودي كلي ما كان دبي بس بقى كم مرشندكي عندك شتي بكرم يقول لي اون بين ما طريق بوس فايتي بيز نوعك أخيرا زورمان من هاوريان اوكي اوش دكي هكي زورمان ما znowu. Dos fácil si barres nada kain. قلهم بس قلهم ده يسمنا بس قلهم ده اخوان بس امينيشن ما بس بمصن بان قزوه او جماعه بيدير بيقول لي بان قزوه يعني بزياده بترسي Shit, that was close. ما تمر بيابا وما رقينا وتشوف ما قرنات انا ما ابرم Soon, she'll start her ceremony with your ولو زانا بس If that بيدكاتي happens, it's all over رسمك بس بيدكا for your kid and for the whole بدك village. دست شي بيكر همش كوتاي بيدا يعني بتميز ما با I'll stop it. بلام I'll use Rose to kill Miranda. دليا من روزي بكار دل مو ميراندا يبكجو Poor Papa. You're the only one who doesn't see your kid's power. دلي تو تاك كسي هي زي روزي كتاكي Take خدنا Rose? ناسي I'd like to see you try. تكون مرقر تبو A mold for creating اوكي دلي او عينك اشتاك اشتبه دروسكا
هاتم هاتینەوە دیسان ئەرێ بەز نییە بیان بخۆم هاتم بۆ سەرم لە تێکسۆ There's more? یا بێزار بووین زۆر frustrated زۆر بێزار بووم بەڕاستی لەو گەیمەی هەرچ بوو ئێرەمان هە پێ نەکراوە ئەوە کلیلەکەی وەڵڵە هاوڕێیان ئەها ئەوە کلیلەکەی پێ دروست دەکرێ لوک ئەگەر تەماشا بکەینەوە کلیلە لێو کلیلە دروستکەی بینەوە یەکوانە سەو دەبی بگەڕێینەوە لای ئەوە دروستکردنی ئەوەکان What the fuck? بردەوەرە لە چێندەریەت و معقولە دەرێ ناتانی گولەی بکڕی؟ معقولە؟ ئەم بە خۆتان برێن بە خۆتان ڕاستێکی برێن ڕاستێکە معقولە؟ هیچ پێ ناکردرێ هیچ What the fuck? What the fuck? You playing with me again? بەجددی تووڕە بیمە بەجددی زۆر تووڕەمە Stupid game, okay? Goddamn stupid. ئەوی نافرۆشم نۆگیشم پێوی ئەزەکە بیش پێبینی نابی لێ بگارە بفرۆشی پێویست نەوە مەجبورم ئەوەی دەکڕم Yes, I can see why you'd be interested in that. گولی قەناسش بکڕەوتەوە کەمەدی ها What the fuck قەناسەکەش پڕی بەقواتر کەم و What? It's fine. All finished. ئەمە کە ڕێیتەوە فایریش ڕک زیادکەین و مەجبورم بەس بە قەناس شەڕێکم بەس گولی قەناسم پێ هیچ پێ نییە گەمەکەش بە خۆی لێ ناگەڕی گولەی وەگری Till next we meet. لە بیوەنینە بینەوە بیکری چینەوەکەی دروستکەم بینەوە سەری دووبارە بەڕاست سەی بۆ چی بە زێر ناتانی سەی کەس گەمەکە ئەوە دەبیتم لۆت دەبی ئێستا تام سەیکەم منە بگمە MB4 وەرە B4 برا It's dark. ولا تاریک بوویرە
بێمە ئێرانە هاوڕێیان مثلا تا دارم من تا ئەو دەستەوە ئەو لای ئەمە دەبانێ بینێرە هاتینە چەندەر هاتینە بیفۆڕی ئۆکەی ئەمە دەبانێ بینێ ئێم بیفۆڕی بێمە ئێرە لەو قاندر مێژ بێمە وێرە ئۆکەی بگەیشتم با بڕێن بیسریە گادێمت سەر نوشیەوە بزن تاو دێم لێرەمان دیتە ئادێم لاخیری دیتمانەوە هاوڕێیان ئاوە لا خذ مشوش كده كياتي هذا ناتك سنيستا بس بواسطة وينا بقى إيرمنا ديتو بقرعان ها بغيرتي درويشتم بس فاسي لكن بيجوتين زي كله چندرا ارساكم نما تو انا ترس نما خلاص بصا قاطعتها انا ترسم 2003 تا چی بینی ترسی تا بصا صدق حظ دبرنجي ترسنوكا دري مو تعرف خوش كده بكيف خطر على بيرن اوكي لك ما برسكت از دي بينو چندر
بینەوە ئێرانە وارە دەوەرە دەی دەوەرە بێتان ناترسم ئێستانە غیرەتمان پێیا کردەوە Medical log. Revitalization surgery. What is this? This is هاتان بەکاری بینم ئۆکەی چەک my 18th attempt. The subject is Oscar the stable boy, 20 years old. He fell down the well while drunk. Body is in good condition. باسی ئەوانە دەکاتن تاقیکنایانە سە دەکات Chest incision complete. Now to remove the heart and vital organs and implant the control device. Excellent. هەرێ وڵای برا نەخۆشی It's درم هەیە almost begun adhering to باوکە the داکم زۆر nervous لێم system. تووڕە بووە It's progressing دیدم even ڤیدیۆیەکەش faster دەبینی than دوایە before. Seems up زۆر to لێم the تووڕە ratio of دەرێت چ meta-albumin گەمەکەین بەخۆ in the درتەوە artificial blood was the right choice. Now to pass a current through the داوا لێ brain برد دەکەم stem دایجان using داوا لێ برد دەکەم 6,600 volts. لە بۆ ڤیو دەبی هەموو شتە چ بکەین دابەت دەکەم وڵا دەبێ گەمە بکەم هاوڕانی چۆن ڕیڤی لێ بۆ بکەم باسی بکەم دوای بۆ خۆتان دەنێژی کات گەمەکەت نەکرد دەکو دەبی سەر بەخۆ باسکەیت ئەمە تووڕە دەبم Wonderful! My creation! بەرە دەبێت دەنگ بە وڵی هایزم بۆژی خوێڕ هیز نەبووی وەم زانیشتەش زۆر مینی بەس هیز نی Bitch yet. ئەسڵان ستۆریەکەم زۆر بەدڵنەوە دا ڕیڤی لە بۆ دەکەم خەمتان نەبی دەبی ئاها بسوڕێنەوە بینەوە ئێرانە ئەزە بێمە ئێرانەوە یا Ending recording. ئۆکەی تاوا بوو دەکو هاتین دەبی ئاگەڕینەوە مێرچنتەکە لە چێ بوو بیفۆر ئەو مێرچنتە دەیبینەوە ئێرانە ئەوجا دەیبێمە ئێرانە کو هاتیمە دەبی ئابگەڕێمەوە وایە بەناوت ئەگەڵ ڕۆبۆتانە لێ بێت مشکلم نییە ئەس تااقەتیش هاتشین تاریک بوو ئۆ فرۆ زەخم زەبەلاح زەبەلاح پێزانی لاوریان لێتان ناشارمەوە گەمەکەم زۆر بەدڵ نییە دەمێ ڕاستگۆ بم لەگەڵتان هەتا ئێستا بەدڵم نییە پرسە چی بێ معنەیە لە ڕیڤی ئینشاڵە زیاتر باسی دەکەم بەڵام برا نا بیتری چ حالی چ پێ گوتی وەرە بیتریە تۆ بەر بەخوات هاتمەوە نەفسی جێ لە بیفۆری دەبی دەرچین
پرتێکەڵە زۆر ئێرە برە چ زوو بڕیار نەدەم 6 ساعتە گەمەی دەکەم 8 ساعتە گەمەی دەکەم بەخۆم نیم ساعتم مایە گەمەکە چۆن زوو بڕیار نەدەم گەمەکەم وا خلاص کردیە ئەوە زوو بڕیاردانە ئاین تاخیر بڕیاردانە هەتا ئێستا زۆرم بەدڵ نییە هەتا ئێستا هەتا ئێستا لەوانەیە لە کۆتاییەکەی لەوانەیە شتێکی ببینم بڵێم ئۆکەی ستۆریەکە چکە من باسی ستۆری دەکەم وەکو ستۆری وەکو گەیم پڵەی وشت بەدڵمە وەکو گەیم پڵەی وشت زۆرم بەدڵە بەڵام وەکو ستۆری کاوەرە بە زەحمەت خۆ بۆس فایتەوە بەخۆتان برێن بەخۆتان لە کۆتایی یاریەکەیمە ئەوە بۆس فایتە بەو شتا ئیزانە گول لەم پێ سەرف دەکەن ئیزی داعش تێدانیەوە تاڵی سوورەکەی لە دڵی دەوتەوە ئەبەستم لەوەیە مەسەلەن لە یاریێکی وەکو گادۆڤاری ئەوکەی گەڕامەوە کندووکیە ئێستا باشترین برادەرم چییە دووکە مستەر دووک زۆرم خۆش دەوێت کە ئاچی دەبینم هەست دەکەم لە یاریەکەی زۆر دەستمە پێش If it's just looking, window shop away. چمان دەدەیە کاک دووک وڵای ئەوە باکڕین 180,000 هزارم To hunger is to be alive. One moment, please. Please come again. Oh, good. I was just thinking of ways to pass the time. As always, a trustworthy, fair exchange. I look forward to seeing the fruits of your exploration. اوكي زين او غرفه بكينه اون دخوما بيوماندي كبزام سيلي غرفه سك اسبكي زايتيا بظلمني غزاينه بس ما دريم زور زورم بدلنيا اصلا الريفيو كيس فيديو سباس كدني دبو دكم خوتان حاضر كان وەکو چیرۆک باز دەکەم وەکو گەیم پڵەینە گەیم پڵەیەکی ڕێزدنیڤڵە یعنی ئەوەی ڕێزدنیڤڵی خۆش بووێ ئەوە ڕێزدنیڤڵە بەڕاستی لیلی هایزنبەرگ ئەوە ڕێزدنیڤڵە بەڵام بۆسفایت دەبە بۆسفایتی بەو شێوازە نییە برم بەقۆتر دەبی خۆشتر دەبی دەبتە باشترین یاری ساڵ ئارەنۆ لەوانەیە ئەوەی حەزی لە Can't you? Someone waiting for you. Allah bravo, kuda bazı yere tamam. Ha? Gördün beraber yani. Now stay down. ما بەستم بۆس فایتی ئەو هالەیە بزانەوە بە حیساب لەمێژە چاوەڕێەوە بۆس فایتەیمە زۆر بە ئاسانی کوشتم کە ئەمن گیز گولێشم پێ نمایە بە حیساب هەبەستم لەوێ هەرچەندە ئێستا دەزانم هایزنبەرگ مایە هێشتا لیدی میرانداژ مایە هێشتا ئەوانە زۆر ماینە بەڵام مەبەستەکەی من تێدەگەن هەتا ئێستا زۆر زۆر بەدڵ نییە ئینشاءالله ئەوەندە نیو ساعاتێک کە مایە ئەو ساعاتە نیو ساعاتێک کە مایە زۆر زۆر خۆش بیتین ئینشاءالله هیوادارم وابی هیوادارم ئەگەنا زۆر دیسەپۆین دەبن بەڕاستی زۆر بێ هیوا دەبن
با بچینە لای مستر هایزنبەرگی تەواو کۆتایی اوكي هاتي اخواري دەبێت قسەشەڕ لەگە هایزنبەرگی بکەین نەکەیت دیگار ئەوەی هایزنبەرگیە Miranda is abominable. Her design no want. We're certainly a bunch of fails go to experiment to her. ئەوارە ئەو قسانەیە کە تازە لە بۆی کردین تازە هەمووی لۆخینینەوە دەرێەوە لە دایکە میراندای بێزار بیمە دەمەوێت بیکوژم و ئیثنیش پیاوەکی ئازایە بەس تێناگەین چیرۆکە تا کۆتاییەکەش تێناگەین نەکەیدمەوەی داکان ڕزنی بڵیەوە لەیە بۆ تا کۆتاییەکەی شتێکمان پێ دەرێ یەک گولەشم پێ نییە زۆر جوانە بەس بە قەناس تێ بشەڕی بکەم Okay, not I know up, right? So, حاضرن لبو شاري كۆتایی يلا باراس بكين مستر هايزنبرغ ورا بابت خوب او زار من ترسناك كمان مستر هايزنبرغ اتشندري مستر هايزنبرغ legendary ورا جاية نا برا نا پاران براش صرف نکردیه گلهی ناتانی بکری له هر پارت چی دتوانی هنده گله بکری ناتانی یک تانه گله بکری تو گله بلاش صرف نکردیه خب پارا پیا بس ناتانی گله بکری مشکل کی منه ویا سوی هنده کده داته سنوردار گله کرینه کن اگر نه با خدا نزانن زور زار پی بمن دلین ژیر لوناروی اونده لا دوشته چی اونده لا دوشتی دگرن او هات هایزنبرغ کات او پاوره هیر تو انیش کنترلش تیپ کا هایزنبرغ او هات Not bad. Not bad. او the هایزنبرغ You're persistent. But I've got a rebellion. So stay out of my way. Uh-oh. I wish we Heisenberg, Jim. Okay. That bastard. What's he going to throw down خواره نکبری بسکو Damn it again. Come on ایثنیش بزار با داره دوباره دست بکم ها دوباره دست بکن ها كريس دورة الشعر كاملة وكان مرت اللي بيدرن دورة. You are in the way. What do you care, Chris? You killed my wife, you son of a bitch! You think I killed Mia? That wasn't her.
ئەو میانە بوو دەرێ It was Miranda. ئەو میراندا بوو what She's a bioweapon. میرانداش وایە Changed her بایوەپنە appearance and pretended to be Mia. Seems she also survived being shot, so now I'm here to finish the job. ئەو هاتی میراندای بکوژی Why'd you fucking tell me right away? Because I knew you would want to be involved. And this job is hard enough without civilians getting in the way. Why us, Chris? What the hell is going on? ڕوو دەدا بەس بزانم لۆ میراندا خۆی کردە میە All right, Ethan. ئەمیان نەمردی ئاوڕێ I guess I owe you an explanation. بزەبەت دە پێم برێ بزانم چ ڕووی دەیە Hand me that wrench. ئەوم بدێ ئۆکەی لۆ ماشەڕا دەکە ئێستا کاک کریس Long story short, Miranda's fucking insane. ئۆکەی میراندا مێشی This دەست دەیە village, all these Oh, Gunda. monsters and freaks, this is her life's work. دەرێەوە هەموو ئیش لەسەر کردی ئەوستانی دروست کردیەوە Crazy experiment with the mold. ئەندە تاقیکردنەوەی کردیەوە Like Louisiana. God damn it. All this time, I thought I could save my family. I can't escape from here. I can't do anything. That might not be true. Take a look at this. My men sent those pictures a few minutes ago. Miranda. Keep looking. Rose. Holy shit, we gotta go. Relax, my men are monitoring the situation. But they have my daughter. You don't get it, Ethan. You don't stand a chance against Miranda by yourself. ئەوە چەکە ئەوە چەکە ئەوە چەکە دەماتە چیزم پێ I will stay down here and finish planting explosives. You take that elevator. I'll meet you topside. I promise you, we will get your daughter back. Together. Damn straight we will. And when I find Miranda, she's a dead woman. All right, Ethan. Then you take this and do me a favor. Try to stay under the radar. بەوەی دەبی میراندای بکوژین ئۆکەی سو ستا بچینەوە لای کاک هایزنبەرگی بچینەوە لای هایزنبەرگی باشە دەی بچین میراندای بکوژین چکە میراندا خۆی کرد بۆ نییە هاتە میام ئەوەی لەم بیدایەتەکەی مرد میان نەبوو میراندا بوو میراندا چی کردێت لە گوندەکەی ئەو هەمە مەخلوقی دروست کردێ بەڵام هێشتا جوابی ئەومان ناداتەوە کەوا بۆچی ئێستا هاوڕێن ئێستا ئێستا وەرە باش شەڕی بکەین گول لەشمە هەتایە گول لەشم ناڕۆ ئێستا ئەزمە نای شەڕانەیە من کال ئۆف دیوتی دەکەم کەمان کاک هایزنبەرگ ئەگەر پیاوی ئێستا دێ بەرامبەرم برام ئەگەر پیاوی زانە کاک کریسی برام کریسم زۆر خۆش دێ لەبەرەوەی نییە پیاوی زۆر ئاخرە ئەوەزەکەی تێگەیشتێ ئێستا گوت کاک وەرە سینەعاکە دەمێ بەوەی شەڕ لە ئەخیرم بچمە دەرێ دەکە بۆ تکایە You're like a goddamn cockroach! ئەوڕێیان ئێستا گەمە خۆشە Think you can take me on? Fine. This will be my warm-up before I kill the bitch. Let's settle this. Man, a man. Your corpse will be another addition to my army. So this is the power of family love, huh? Whoa! This is the best! Coward! In the face of my steel glory! Guess I do have to thank that bitch. ئەو بۆس فایت This. ئەو بۆس فایتەم بەدڵە I'll kill her with the هێزارم بۆ دەمانتەکیدان That's what I call being a good son! How I felt spending years under the
It's just the values are nothing but a clock is ticking. Contact. Creators are fooling yourselves! I'm tired of your shit! Why am I alarming? والله تقاعد ديو كريس That boulder punching asshole! But you're first! هاتو دەمانچەی دیسان God damn ڕقم لە دەمانچەی دەبتەوە I God damn hate دەمانچە چم پێ نییە Too bad I'm your only fan! Here we go, Ethan! The final stretch! معقولە بە دەمانچە It's hopeless! Right? Just give up. Flesh and blood will never win against me! This isn't David and Goliath. It's Ethan and a bloody demise! Having fun? عادي بس پشتی اوکی راستی گەیشتم They'll die like the world's watching. دەگەم نەوسەک بابا هذا پشت هەیە Come on! لايف خاونية جيانك لايف مضبوطة بس لك نفوت أولي You really should have taken my deal. You only falls in the afterlife. بالروز دبيني ولا جياني دهاتو Rose's power is one. Right after I murder the red. اوكي هاتي روز زاني يمكن دمري بقرعة This can't be the end for me. I must kill her. پشتمان تلفون لو يثن تلفوني شبيه Ethan, I heard explosions. What the hell happened? I dealt with Heisenberg. Now I'm gonna find Miranda and get Rose back. Not without me. It's too dangerous. Wait there, you hear me? Ethan? Rose? Ethan! Ethan, respond! كاكا كريس داريه Mia? اوتي Our ميا child. She's so important, isn't she? She's ازو ميانيا ميراندا And mine to me. With Heisenberg gone, you've lost your lead. What are you going to do? او ميراندا But I'm saving Rose. You'd never know, do you? او ميراندا هاوريان ميانيا Even when I took Mia's place in your home. Poor Ethan. Who are you? Where's Rose? I'm good ميراندا Miranda. Enough. فنزوانا Remember Evelyn and her power over them all? Rose But is Miyaka. her successor. No. Rose is Evelyn's true, complete form. She will grow to fully control the masses. ها ايفلين هبو ايفلين لبشي حفتان دري Fuck you, you crazy bitch! Calm yourself. Rose will be saved.
The Megamycete catalogs all of us. However, she will be reborn as my daughter. She's my child, not yours. کریس دەوەرە کریس لەکیە بەتەنێ Show yourself. Why did Rose come to be? ئەوش Was it میراندا بوو because of her parents? And you are truly a special case. ئاوڕیان زۆر سپاس But I've learned all I پێیان can. لایڤەکانتان کرد Your worth as a lab rat. بە بێنگۆ تەواو نەدەکرد باوەکەن Miranda, you coward. Come out and face me. No! Don't worry. Your death will come quick. You will join the Megamycete's records. Oh shit دڵی ئیثنی I will دەرینە make sure to sample your blood for later. Once dawn breaks, the ceremony will be Hurry, complete, Ethan Mert. and I will become her true mother, bound for eternity in blood. What? What? ئیثن مرد I've waited so long, نەمردی but dreams Well, Mert, really Ethan. can come true. بەس میراندا زۆر جوانە I can't wait to see my true child again. دڵی دەهینە یعنی معقولە نەمردبی دڵی دەرینە I've confirmed the death of Ethan ئەوتە Winters. دەرێ I wasn't ئیثن able to وینتەر retrieve مرد the body, but I've recorded evidence. Share your screen, and I'll go over the situation. My team and I were careless. Yesterday, we took down the transformed Miranda, but we didn't kill her. Who knew she could fake being a corpse? Since Miranda could have infected Ethan, I forcefully took him and Rose with us. But the vehicle they were riding in was attacked. Okay. When I got to the wreck, Ethan and Rose were gone. The last time I was able to contact Ethan, I heard Miranda's voice. She murdered him. And she's Ethan not murdered. gonna get away with it. ژیکە کچەکی بینی دەرێ جوانە ناوە نیە ناوە نیە What's that, sir? The mission? زغاری توت نیش دەچێژی بە دیار هەم قۆپایتەوە All of it. 3 years trying to put this thing in the ground. 3 years too long. بەداخەوە هەرچەندە بە پەلە ژیری میراندا ئازە ژیریان کرد We'll get her, Captain. The squad's ready for you. ئۆکێ وەکو کریسی گەمەی دەکەین ئێستا کاتی ئەوەیە میراندای بکوژین So BSAA got here already. They didn't waste any time. Mission adjustment? No, doesn't change anything. Terminate Miranda and rescue Rose. That's the mission. And failure's not an option. Let's have some fun, people. Like old times. Move out. Roger. حەز ناکەم گەمەکەم حەز دەکەم تەنێ تەماشاکەم I want to know what the hell BSAA is doing here. وەکو فیلمە Find out بەسە what you can. گەمەکردن Roger that. دە ساعتە گەمەم کردی چەند ساعتە گەمەی دەکەم Been a Please. while since we fought together, Captain. When was it Kill Miranda, last? save The Rose. desert? Doing nothing but recon's gotten me out of shape. But thanks to your recon, we know Miranda's plan. Couldn't quite believe it when I heard she turned herself into Mia, though. Taking 5 shots to the head's nothing to sneeze at either. هاتە میاچی بەسەر هاتی هاوڕێیان Spooky. گوندەکە هەموو لەسەر ئاگریان ئەو تێ میراندا لەو لایە Hey, Alpha, look at this. BSAA. They've gone too far. Christ. Looks pretty rough down there. How are you planning on reaching the objective? First, we're gonna have to take that thing out. I've got your back, boss. Let's get to work. یاڵە با بڕۆین Everyone watch for hostile bioweapons. Roger.
Made contact with a group of hostile bioweapons. بەرە ئێستا گەمە خۆشە. ئەوە سیلاحە. Western route is clear. Moving out. Roger that. BSAA craft spotted. 2 guards. I can take them. Don't get cocky. 400 گولە. یس بێن تازە بە 5 گولێ گەمەم دەکرد. ئێستا خۆشە. Hell is that thing? It's all you to my seat. That's probably where Miranda is. Let's go. بابڕۆین یەڵا بتخۆم کریس. Large mutated bioweapon sighted. The mold may be releasing infectious particulates. Keep your masks on. لێوە کریسە خۆ ئیثنە خۆڕێەکە نییە. کریسی گەمەی ناکەوکی ناترسی نا. Hey boss, it's me. I'm at the location preparing for support fire. Might be a minute. Roger. Tundra here. Leaving some supplies in one of the houses, Captain. Help yourself. زارە نایدڤیژنی پێشتی پێە دابڕۆم. پێدەبی ئابڕۆی مادە. What the fuck? بچه دابڕۆم. Umberise, I need some backup. I see you. 200 to the point. I've never heard of a mutamycete colony growing so huge. She thinks she died and gone to hell. I've reached the target location. Damn, this is big. All right, Lobo. Marking the target. Roger that, boss. يلا قصف. يلا قصف.
reloading now. Just a minute. It's a swarm headed that way. Okay, Captain. I'm reloading. Ready when you are. Hold your horses. I'm reloading. It's them. I'm reloaded. Where should I go next? It is rapidly expanding. There must be something stimulating it. BSA guys are engaging the bioweapons. You're right, Captain, they must be after the Megamicy too. How many are there? Everyone okay? They're coming from the mold. Take that! Good. Megamycete must be below. اوکی هاوڕێیان هاوڕێ نامادەنا کۆتایی تەواو بەس مادەمی ڕەندەمەیە I found a way down. I'm going in. The rest of you stay back. Captain, I compared the mold of the village with a sample from the bakers, and there's no sign of the genome editing we saw in the E-series. The stuff originated here. وا لە ژێر زەوی عەز ناکەم شەڕی بکەم Guarding the Megamycete, huh? Damn it, I'm getting nowhere. Lobo, I got a tough guy here. I'm gonna need backup. Boss, you're on the ground. There's an opening in the roof. Use it. Okay, I'm moving out. Hold on till I get there. ریشتە کەسی لێ ناکەوت چییە I'm overhead, boss. Good. I'll signal the locator. Get a good break. Thought so. برە بمرە بە Just a minute. Okay, Captain. I'm reloading. Ready when you are. I'll keep going. The rest of you, stay above ground. هاوڕێیان هاوڕێیان So if Miranda was the fake Mia, where's the real one? I بالضبط doubt she کامیە saw any further use for her. I don't get any of this. How did Miranda even know Rose exists? A moldy little bird told her, maybe? We can figure that out later. Focus on the plan. what the fuck is this Found it. It's the منداڵە Megamycete. زانین شکلی منداڵیە خوا بەسە گەمەت حەز دەکەم تەنیا چیرۆکەکەم لە باسکە بە ڤیدیۆ بەسە گەمەکردن بێزار بنە Alpha to گەمەکردن squad. I've located the Megamycete. So now we can end this mess کریس after کارە all. شخصەتی زۆر جوانە کریس
About damn time. And 2 explosives armed. There's enough there to blow the whole village sky high. Let's get out of here and blow the damn place. Not before I end Miranda. I'm not taking any more chances. I'm going in. Roger that. Standing by. وا بەسە گەمە I have eyes on Miranda at the ceremony site. Keep your distance. Do not move until I give the order. I know it's too late now, but ترس نییە نا مەسەرە ترس نا لە بەترسم نییە ناڵم لە بەترس ناچیە بەس ینی حەز دەکەم بە ڤیدیۆ سینەمایی تۆزەکە ها چۆن گادۆڤار ڕێدە دوانە دیمەنی سینەمایی زۆرە چیرۆکەکان شەڕح دەکرێ شتان حەز دەکەم بەسە باز ئەو شتانە پێ بشاندا بردم هەندی تەقی بکەم هەندی زۆمبی دووبارە بکوشم. This must be Miranda's lab. اوكي ئەوە چی خۆی کردە ئەو ئێڤڵین بوو زانی ئەو ئێڤڵونە منداڵەکە بەشی هەفتەم تاقیکردنەوەکانی لەسەکریان ئەو ئێڤڵونە بەشی هەفتەم هەندێک شتی خوێن My Eve it's been 100 years since I lost you Spanish flu ئەها ئۆکەی دەرێ 100 ساڵ بەسەر مردنی بەسەر تێپەڕبوونیکە سپانیش فلو بەسەر پاوەرز باک دێن When I touch the black stuff in my own knowledge, the megasite breaks down as absorbed as conscious period. I knew that. What? When I returned to the village, I implanted the villagers with mold from megasite. That way I could control them, experiment on them. I have experimented on 100 of people just to find you and the perfect vessel. I even tried to increase the efficiency finding a vessel creating a parasite I called Kondu. Yet none of my experiments came to fruition. Therefore, I was approached by an organization who said they would assist me and they gave me some mold and your DNA. But all they created was another defect, Evelyn. Then again, not a complete failure. I learned of Rose thanks to them and now it's the best. Okay, بعد تام جينم تيروكتسيا. So, أوا Evelyn ها لبيرتانا لبشي حفتم أوا كتيم ئەوەیە کچی میراندایە ئەو کچەی بەشی هەفتەم خراپەکارەکە بەشی هەفتەم ئەوە کچی میراندایە لە 100 ساڵ پێش ئێستا ها ڤایرۆسەکە بوو بە ژیان ڕاستیش ڤایرۆسەکە بێدێنە سپانیش فلو یاخود کۆڕۆنای ئیسپانی قەدیم ئەو کچەی 100 ساڵ پێش ئێستا مردیە لە ماوەی 100 ساڵە ئەو ژنە دەیەوێ ئەو کچەی خۆی دروست کاتەوە هەستاسی کردیە کۆنتاکتی لەگەڵ کۆمپانیای ئەمبرێلای کردیە تاوەکو زۆرە شتەچی بدەنێ ئەو کچەی خۆی پێزندی کاتەوە ئەوانی چیان دایتێ ڤایرۆسی تیان دایتێ هی ڤایرۆس لەگەڵ هەندێک کەسی هەڵسایە دروستی بکاتەوە ئەو میراندای بزان میراندە جوانە وەڵای جوانە میراندە زۆر جوانە نامەوی کوژم یعنی میراندە نەیویستیەکەوە ئەو کچەی بەو شێوازەی دەربچی بەڵام ئیدی بۆ شێوازەی دەرچووە بوویتە ئەو زۆرە مەخلوقە و هەموو شتێکی لەبە کۆنتڕۆلی بووە ئێستاش ناوی شتێکی لەدەستدا نییە ئەو میای ڕاستەقینەکەی هاوڕێیان ئەوە میای ئەسلی هاوڕێیان دۆزیمانەوە میراندا لێرە گرتیتی I was caught and used in experiments. In the flesh. What's the situation up there? Kind of a war going on. Nothing we can't handle. Don't get distracted. Stick to the mission. I'm headed to the ceremony site. Wait. You can't leave me here. You promised, damn it. You said that you would keep us safe. We did everything that you asked. We moved over here, everything. And I didn't care. So long as we were together. So you tell me, where is my husband? Where is my daughter? Ethan is gone.
I couldn't save him. But I can save Rose. Come on. It's not safe here after all. What do you mean he's gone? He's dead. ئیثن دێت. I'm sorry, Mia, but we have to leave. We have to destroy this village. No! You're wrong. I tried to keep this a secret, but... You don't understand how special he is. چێ سپێشەڵە؟ دەرێم ئیثنیش قوتی هەبووە؟ What? ئیثن نەمردیە؟ What? What فیلمی هیندی؟ What's going on? Someone there? نامێ بە ئیثنی گەمە بکەمەوە خوا ناو. It's cold. دڵی دەرهینە یعنی. ئیثن حەفڕۆحە هاوڕێیان. تاکە ئەمیر قسەکەت تەواوە حەفڕۆحە. ئیثن هێزی هەیە. دەزانم هێزی هەیە بەس ئەگە هێزی هەبی لۆندە بێ هێزە لە کاتیش گەمەکردنی لۆندە. هێزەکەی چییە؟ ئۆکەی بەس ئینترستینگە سەرنجڕاکێشە حەزم لێیە. بەجددی گەمەکردن بە ئیثنی زۆر ناخۆشە. زۆر ناخۆش. I don't want to play anymore. Okay, بەس نامێ گەمەی بکەم زیاتر. Come on. بە کریسی زۆر خۆش بوو. ئەتو زۆر جێلی. تۆ جێلە کچێ. زمەم دەدەی؟ بە چییە زمەمدا؟ ئیڤڵن؟ ئیڤڵن لێرێ هاوڕێن. You're dead. Dead? I mean, Miranda. She... No. I still have to save Rose. هەشتا دەبێت ڕۆزی بکاتە. It wasn't Miranda. You were always dead. What are you saying? دەرێ میراندا تو نەکوشێتی بە خۆت هەرمردە بووی. What the fuck? هیچی میشتێک لەناک بەسی. See? Miranda didn't kill you. میراندا توی نەکوشتیە؟ You mean you didn't think it was weird? No matter how much you got hurt? لا قسەش خۆوەیە ها. دەستی لێ دەبتەوە مشکلەی لە دروست دەبی ئیثن لاقی لێ دەبتەوە هەر زندیە. ئەو بەشی هەفتەم. ئۆکەی. ها چەندی پێکەتیە ئیثن؟ 3 years ago. The Baker house. You were murdered by Jack. لە بەشی هەفتەمەوە ئیثن مردیە لە بەشی هەفتەمەوە. تێدەگەن؟ لە بەشی هەفتەم بیدایەتی بەشی هەفتەمەوە ئیثن مردیە. میراندا زیندی کردەوە. باوکم منداڵێکی لێ دروست کرد. Shouldn't even be able to walk around. Quit messing with my head. You shouldn't be walking. Screw you! What am I? I did all that. کاتە ئیثن هەموو عمری خۆی بەس لە بۆ میرانداییش کردی ئاگاشی لێ نەبوو. پێم دەگەن هاوڕێیان؟ نازانم بەدرتانە چیرۆکەکە؟ دەستمان ڕەش بوو. Now do you get it? Your whole body is nothing but mold. لاشەی تو میراندا دروستی کردی ئەگەنا تو You مردی. can't ever see your family. هەرگیز ناتانی خانەوادەکەی خۆت ببینی. چیرۆکەتان بەدڵ بوو یان بەدڵتان نەبوو؟ لە کۆمێدی بنووسن بەدڵمانە یان بەدڵمان نییە. No. Rose. I have to save my daughter. You're already dead. Dead.
Rose! شازی چیرۆکە بەدڵمە کاکە سروە دەنووست کاکە سروە هات و سرویان هێشتا مایە مامەژیر ئۆکەی دەزانم مایە بەدڵم نەبوو بەدڵمە یە زۆر خۆشە کاتە تقریبان دابش بووینە زۆربەتان بەدڵتانە هەندە چتان بەدڵتان نییە دامە واتای ئەوەیە میراندا بمرێت ئیثنی ژەمرێت بزەبت. Where am I? My carriage, Ethan. You were having a nightmare. Duke? Your battle with Heisenberg was a sight to see. But Duke, to am I think Miranda would show herself. يعني ئیثن بەس بۆشایی بۆ مایەوە بابە مێشکم تێکچوو بەدڵم بوو مامەژی خۆت ئامادە بکەم لۆچە خۆمادام ئامادە بکەم. Duke, I need a favor. بەسە خۆ نارێ شەڕمایە. Take me to Miranda. I assumed as much and am already on the way. بەسە بێزار بوون شەڕێ. We should arrive shortly. دە ساعتە شەڕی دەکەم. Thank you. But Ethan, are you sure of this? Your body is, well, falling apart. درە لاشت پارچە پارچە بووە. Yes. کە زین لە لاشەی وای لێهاتیە لەبەرەوەی میرانداش لاشەی زەعیف بووە. Speaking of foolish questions, who or what are you? بەخۆ ئامادە بە. خەون بوو ئەوانە. نانە خەون نەبوو. خەون نەبوو می ڕاستی بوو. لە پاش شەڕەکەی ئیثن بە عاردی کەت ئەوە هەریگرتەوە لەسەر ئەرزەوی. کریسوان وایان زانی ئیثن مرد. Mr. Winters, I'm afraid you can't return to your old world any longer. Are you ready? What? لە چەند دیدەی لە دەی ستا پێتان دەڵێن باتاوی کەم پێتان دەڵێن ناوم بێنە. I gotta go. خوا بەسە خوارە بەسە شەڕ. کەم تاو دەڕۆم یان تاو ناڕۆم. تاو دەڕۆم. دەبا کریس بیکوشتووە. شت بەرم وەڵا شتەکانم برد ماما. As you wish. Yes, I can see why you'd be interested in that. You'll be slaughtering ماما things حەمەد in گیان بەخێر بی droves. زۆرم خۆش دەوی ماما حەمانە با دوێنێ من هیچم پێ ناکرا بەخۆ. Please, be well. Okay, ورق گەورە. ئێستا پێتان دەڵێم هەر بەس پێتان دەڵێم هاوڕێن تۆزێک سەر ڕوونە بگرن پێتان دەڵێم کە چیرۆکەکەم پێچوانە لە دەشت چەندی پێ دەدەم ژمارەکەتان پێ دەنێم ئێستا بەس با بۆس فایتەش دەکۆ بکەمەوە بگومان کۆتا بۆس فایتە مهمە. وەڵی بێمەعنایە ئێستا ئەوانە دێنەوە زانی ئەوە چیەوە وەختی وەیە what the fuck گولەم لە پێ سەرف دەکەی. بێمەعنایە هاتنەوەی وانە ها بۆس فایتە تەوا بوو دراماتیکی دروست بوو شت دروست بوو پێویست ناکەم شەڕانە بکەم. I gotta keep going. Little Ava. وڵی میراندا حەز ناکەم بتکوژم زۆر جوانی بەس دەی. Come to me. ئەمە نەمگوتی چیرۆکی ناخۆش ئەم چیرۆکە گەمەکەم زۆر بەدڵە هاوڕێیان زۆر بەدڵم. How I've missed you. لە ئیڤی دروست کردەوە. What?
یەکەم جارە بینم بۆ سپایتێک ئەوەندە جوان بین تەجروبەی چەند جوانە وەرە بە سکرینشۆت دەکەم من هاوڕێ دەکەم وەڵپێپەری سەر شاشەی کۆمپیوتەرم شاشەی مۆبایلم شاشەی هەموو شتم. Interesting. Your body certainly isn't normal. مخم حەز بە کتی چاوڕەشە ئەوانەی ڕەش ئەمە شێت دەبم. Now! You will see. Once I kill you, فرە ناوڕەت ببینێ. Get her now! بتخۆم کریس. Go! I've Yeah, spent Miranda my Barnett time creating this moment, and you try to take it away from me. I will take جوانە what is due. زۆر جوانە My desires will be جوان وڵای fulfilled. دیزاینەکەی زۆر جوانە. Rose is mine. What the fuck? هەر جوانە ئێستاش جوانە وڵای دیزاینەکەی زۆر پێ جوانە. You disposed of my false children and awakened the glorious Megamycete. Now, please do not worry for little Rose. I assure you I'll provide her with true happiness. دیزاینی ئەو بۆس فایتی زۆر ڕایە. So now you can die peacefully and permanently. تەقەی لێ بکەم یان تەقەی لێ نەکەم. چەندە ئیستفادە بێت تەقەی. You understand the love of a parent and child. How can you deny me? Why the hell can't you realize Rose is my goddamn kid, not yours? وڵای ئیثنیش دەرێک کاردێنێت زانین ئەمیش زۆر بەکاردێنم. Cease this foolishness. This is the Megamycete saved me from the pits of despair. It granted me this splendid power. Yeah, right. All it's done is drive you nuts. After all, everyone dies. Die! Be swallowed into the Megamycete for all time! ئەو شەڕم زۆر بەدڵە. دیزاینەکەی زۆر ڕاکێ وڵای عافیە کات بکۆم. ئافەریم کات بکۆم ئافەری. Now, Mr. Winters, I think it's time you left things in my hands. Oh, rest now. The hell I will. Die, 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 die. بۆس فایتێکی عینە گادەڤوارێ گادەڤواری. I will take back my daughter! If I combine Rose with a Megamycete, my daughter will be made manifest at last! I've waited a century, all for this day. Why do you persist in this fool's Why do you interfere? Surely you have no need of Rose now, so close to death. She's my goddamn daughter, you psycho! Here I come.
daughter. Such vitality. Disgusting. The villagers, those foreigners, they could do nothing to assuage my years of loneliness. Ever think the problem might be you, Miranda? You're not capable of real love. I will see my hopes fulfilled. بتم قال الراس بو بتم نو فاك تنكهربا برا شيت 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 كهربا لو برا اوه خواجان هاوڕێن تخوا وەزعم تێدامە بە خۆتان برێن پلەستێشنیشم کوژاوە دەی بێتەوە چێن دەرخواجیان ئاگادارم مامە حەمەدجیان بەس زۆر نێتەوە پاش خوا وەزعم تێدامە خواجیان تۆ بە یارەبی وەزدی عەسابم تێک چوو ئاخیر بەس زۆر نێتەوە پاش ئینشاڵە دێتەوە شوێنی خۆی وەڵای UPS شم دانایە بەس نازانم UPS خۆڕەکەم لە ئۆڕلۆوە دەکات ڕا پلەیستێشن 5ەکەم دەکوژێنێتەوە نازانم لۆ کۆمپیوتەر ناکوژێتەوە پلەیستێشنەکەم دەکوژێتەوە دەبێتم UPSەکەم گۆڕم ێ وەڵای UPSم هەیە حیاتی وەی بەسەر نهاتیە ئەوی پێ جاری گەمی پێ دەکەم بە سەعات گەمی پێ دەکەم شەی پێدێ سڵاو بۆ دایرەی کارەبا مەمە حەمە خودای گیان دووڕەمە زۆر عەسەبی مەوڕۆ ئایتم UPSم هەیە بەخوا تانیا لایڤەکەی ڕانەگرە گەنا شێت دەبم خوای وەرەوە نەفسی جێ خوای تکات یعنی کاپکۆم حسابی ئەوت نەکردیە کاپکۆم حسابی ئەوت نەکرد لە کوردستان کارەبا مەزبوط نییە کاکە ئاریان مامە ڕیڤی ئەتاک ئۆن تایتن بۆ وەرزی 3 و 4 بکە ئینشاءڵڵا وەزارەتی کارەبا باش بی دڵخۆش نەبوو ژیر و میراندا لێکدەن کورد و کارەبا ئەڵای دڵم زۆر پڕ بووە
نا پێت سەیڤ ناکرێ مامەگیان زۆر دەستەوە پاش پێتۆکن دووکی بیدایەتی بۆ سفایتەکەمان بیدایەتەکەی خۆیان بەناوت ئێ باشە هاتۆ نەفیزی باشە خراپنی هاتۆ بکن بۆ سفایتەکە هەر باشە باش هەر باشە هاوڕێیان زۆر باشە هاتۆ نەفیزی بەس دەبێ شەڕی دووبارەکەین وارەمە هەر باش هاوڕێیان زۆر سپاسان دەکەن کە بینێ لێو ڤیدیۆینە بەڕاستی هەرچەندەمە قەت لایڤی یاریەکانم بەو شێوازەی نەکردیتەوە یەکەم جارمانە پێکەوە یاریەکە ئەنجام بدەین کە یەک جار دڵخۆشم هەم لە من لەگەڵ تێدەگەم ئەنگۆ لە من تێدەگەم لایڤ تاو دەبی کە گەمەکە تاو واللهی ئەمن ئیثن بم علاقەی لە خۆم لەگەر میراندای دروست دەکەم کورتم شاپەیسە جوانەی واللهی عەفیەک کا بکەم یاریەکەم زۆر بەدڵ نەبوو بەڵام میراندان زۆر بەدڵ بوو Miranda! Interesting. You fulfilled your purpose, Mr. Winters. You disposed of my false children and awakened the glorious Megamycete. Now, please do not worry the little Rose. I assure you I'll provide her with true happiness. So now you can die peacefully. You understand the level of parent Not letting you get away! How can you deny me? Why the hell can't you realize Rose is my goddamn The kid, not Megamycete yours? saved me from the pits of despair. It granted me this splendid power. Yeah, right. All it's done is drive you nuts. میزی شیر زۆر خۆشم زۆر بەڕاقیاتی شەڕی دەکە ئەو میراندایە شەڕکردنەکەی زۆر جوانە لە عاشقی بووم بە قورئان Die and be swallowed into the Megamycete. فرم زۆر عاشقی یاریەکان دەبن ینی کارکتەری یاریەکان زۆر عاشقیان دەبن مەسەلەن لەوەی کچ و کوڕ و ئەشتانە نییە چەبە منە ئافرم زۆر خۆش دەوێت کریتۆسم زۆر خۆش دەوێت ئەنێ مەستەکەی من تێبگەن مامان عاشقی نەبوویژی ویستریکویان میراندا وەڵام میراندا نیاشنە بەس میراندا قسەکردنی زۆر جوانە لەهجەی قسەکردنی خۆشە دواتم شاکتەرەکە دەکەم ئەی دەنگەکەی هینایە زان چییە ئەوەندە ڕاقیە نامە چی لێ دەنێرم I understand your feelings, Mr. Winters. Truly. For this is If I combine Rose with a Megamycete, my daughter will be made manifest at last! I've waited a century, all for this day! You won't interfere! Why do you interfere? Surely you have no need of Rose now, so
my goddamn daughter, you psycho! Miranda Don't chose it. resist. You still suck. Cease this foolishness. The villagers, those foreigners, they could do nothing to assuage my years of loneliness. Ever think the problem might be you, Miranda? You're not capable of real love. Curse this ramshackle village. Rose. الشرط السينمائية يعني My daughter! عندي ناقرة أقول دي أسانا الشرط السينمائية جوانا يعني بس دي خوشتين شويني يعني كده أساس Die, 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 die. حسب قلايكي ليدي مستريكوش خوش بس إيه هايزنبرغ وليدي مورو ديت سناكا كوي بطلقة براس خوشنا بيزنا طرق النظام. This is how you end the leaders. To ensure I never see your face again, I will feed you to the memories. Every single second. باید بهشون نخوش رو بیدادم بزن My daughter! كاتە لە بەشی هەفتەم شەڕمان لەگەڵ کچەکەی کرد کە ناوی ئیڤا بوو ئیڤڵ هەزارە شەڕ لەگەڵ میراندا بەخۆی دەکەین داکەکەی لە بەشی هەشتان دەبی لەگە چێ بکەین لەگە بابەکەیان بکەین تەواو کۆتایی الحەمدولله DPS-ەکە چەند ڤۆڵتە وەڵاهی نازانم بەڵام کە کڕین وتیان لە بۆ دەیچە پێی پێنج و ئەوەی دەبی کۆمپیوتەری پێکەوە Rose! Rose, جوانە خوایە. It's all right, Rose. It's all right. Oh no! ئیثنیش دەمری بەڕاست. سکری پیشان نادەم. با پیشانیدا. ئیثنیش دەی بمری چکە ئیثن بەشەکە لە میراندای. والله ژیر میراندای کوشت. والله میراندا ژیری کوشت. Ethan! Come on, Ethan. Come on, Ethan, wake up. Chris, Ethan, you did it. It's finished. I think we've finished each other. Ethan, we gotta move. What the hell, what's here? Keep moving, Ethan. There's a bomb in that thing that'll blow this whole village sky high. Look at me. When I hit this trigger, we can't be anywhere near it. Ah, damn it. Mia's waiting for you. She's alive, you hear me? Alive. Mia, I'm so sorry. I love you. Keep Rose safe. Hey, hey. Hey. شكلي بشاندت شكلي إثني بشاندت كيا. And you tell yourself. Now come on, it's not that much further. Watch over her.
teach her to be strong. God damn it. والله ئیثن خۆی کردە قوربانی دەمە چاوی ئیثنی پیشان ئەوکەشی برد. Goodbye, Rosemary. Ethan. کۆمبەلەکەشی پێوەیە ستا بیتەقێنێتەوە هەمیان دەمرە زۆر دەبیوان دوورکەونەوە ستۆریەکەی جوانە باوک لە بە منداڵ بزەبت کە سروە جوانە گەرم بەڵم جوانە ئەجارە بەڕاستی دەمری ئای میە هەموو خەتای تۆ میە با خەتاویش نییە فەقیرەی تا میراندای بوو بەس مەعە لە سەف میراندامان Go, take us up now. هەر چاوم لەوەی میراندام کوشتی گەلە جوان بوو گەلە گەلە نازدار بوو تۆ خۆشەم بوو Wait! Where's Ethan? هەڵا ئیثن بەی وای چیرۆکەکی زۆر خۆش Get moving. We have to get clear. No! We can't go, not without my husband! دەرێت مێردەکەی خۆم Sit down and دەوێتەوە strap in. Not before you tell me where Ethan is. He's dead. I know he wouldn't abandon us. Tell me what's going on. Where? The baby. Our village, What was that? I told you to sit down. نهايتك جوان بو. What have you done? He's gone. I tried. He stayed so we could all escape. I'm sorry. Badacho. Captain, you need to see this. BSAA didn't send soldiers. This is a bioweapon. What the hell were they thinking? Tumsha! Oh, Mr. Exa! Captain. Pick up the Oh, rest Mr. of the Exa! squad. You Resident Evil 2! Plot a course for BSAA Europe HQ. Dere kompanyaka saçında nerede? Bioweapon nerede? Mr. Exa nerede? Kata başinoyam. Saurani başinoyam ben avran. Sirokeş ta kotay penaltı. کۆتاییەکەی زۆر زۆر جوان بوو Resident Evil Village حەزڕا هێشتا مایە ها هێشتا مایە نەڕۆین یەکسەر عەجەلەی مەکەن هات ناڵێن هێشتا مایە وێرە میمە ئۆکەی هاوڕێیان با هەندە قسەی بکەین با پێتان بڵێم بۆ چوونی من چ بوو لە سەیارەکە بەگشتی هەرچەندە ڕیڤیوشی لە بۆ دەکەم لە ینی ڤیدیۆی سوپاسکردنی لە بۆ دروست دەکەم پێتان بەڵێم کە بۆ چوونی گشتیم چێ لەسەر ڤیدیۆەکەی کۆمنتی ئێوەش هەندێک دەخوێنمەوە ئۆکەی دەزانم ماوە تا دەست پێ دەکاتەوە بەگشتیم کۆتاییەکەیم زۆر بەدڵ بوو کۆتاییەکی جوانی هەبوو ستۆریەکەی بە تەواوەتی شەرح کرد لە بۆمان وەروەها چیرۆکی بەشی نوێمیشی دروست کرد کەوا کۆمپانیاکە بەرپرسیارە لەوەی ئەو بایوەپنەی ناردیە شتێک لەو بابەتانە هەیە ئەنگۆ چەندی پێدەدەن لەدا لەمان بنووسن تکایە بی لە کۆمنت بنووسن لە دەی چەندی پێدەدەن ژمارەک نۆ بنووسن ئەوەندە لەدا زان بە عام چەندی پێدەدەن ئەنگۆ ئایا باشترین یاری ریزدن ئیڤڵە پۆستکرێدسین هەیە دەزانم بەجێم نێڕۆ هاوڕێیان چکە مایە دیمەنەکی زۆر زۆر گرنگ مایە ها لە پاشەوەی ئەکید من ئایا شایانی دەلەدەی بۆ ئەو یاریە دەمێ بۆ چوونی ئەوە وەربگرم
دەی زۆر دەبینم، هەفتیش دەبینم، هەشتیش دەبینم، دەست دەی زۆر دەبینم، یعنی زۆر بەدڵتانانگۆ نۆش دەبینم. کاکە هەژیر حەفت لە دەی پێدایە لە مەدریت نۆ ئەوە ریال مەدریت ریال مەدریت ریال مەدریدە ئەفدا نۆ ئەوە باشە عنی خراپ نییە. وەکوتم نەڕۆن دیمەنەکی زۆر گرنگمایە. دەڵێن هەموو خراپەکارەکانن چیرۆکەکەی ئەوش مەدە میراندایەکەیە ئەوش ئیڤڵینە. In a blink, the girl was trapped inside a mirror. Her parents, though, had searched all day and at last arrived. With rampant rage, father fought the witch, while mother's loving touch shattered the dark enchantment. But the witch was strong and بژی بۆ ڤیدیۆ جوانەکەت زۆر سپاس کاکە بوێت. هاوڕێیان بەگشتی دەتان پێدا دواتە زۆر زان بڵام مامە هەمە 9.9 پێدایە. هاوڕێیان ڤیدیۆیەکانتان پێ چۆن بوو لایڤ ستریمەکان خۆش بوو یاخود خۆش نەبوو ئازەکەن لەگەڵ یاری نوێ بۆ شێوازە لایڤتان لە بکەمەوە پێکەوە یاریەکە ببڕین دەڵێن چی ئێوە؟ پشتە مایە ها عەجەلە نەکەن پۆست کرێدت سین هەیە. بەدڵتان بوو لایڤەکە یەکەم جارم بوو لایڤ بۆ شێوازە بکەمەوە زۆربەتان بەدڵتان بوو زۆر سپاسان دەکەم. سپاسان دەکەم کاکە تارۆ سیرەت دروە ئەمین کاکە ئاکار سپاسی هەر هەمووتان دەکەم دڵی منە نەنگۆ بەخوای زۆر سپاسان دەکەم نازانم چ بڵێم سپاسی هەمووتان دەکەم کاکە هاویار کاکە مستەفا کاکە ئارتی سپاس لە بۆ مۆدرێتەرەکات ڕزگار ناوی چێم نەخوێندیتەوە ئیثن لە بەشی نۆ دەمرێت ئیثن کۆتایی پێیا تەواو بەدڵمە بژی هەرچەندە مردنی ئیثنمان نەدیت کەواتە لەوانەشە بێتەوە. مامای یاری دێفجامت کردیە وڵای نەمکردیم زۆر سپاس فەرهات زۆر سپاس حەمە محەممەد مارتین هێور ڕامان محەممەد پرگە لە سەری عدێنامەکان پێم ناکەێتەوە کاک میر کاکمر کاک ئێمار هیوا کۆی کوردش ماسک ئەمیر گەیمینگ ناسر ئەمیر عەبدوڵڵام کاکە ئیدریس وڵف هەمەنگ سپاسان دەکەم سپاس ئیبراهیم نیوپڵەی چاوەڕێ دیمەنی کۆتاییم هاوڕێیان کە دیمەنێک مایە بزانم ئەو چییە پەیوەندی بە ئەوەی هەیە کریس کۆڵ دەنووسێ ژیر سەرکەوتوو بی برام هەر بژیت چاوت ماز دەکەم زۆر سپاس بژی دەست خۆش دەست خۆش دەست خۆش ئەمن کاکە ماهیر کاکە ڕەوەند کاکە سەروەت هیتلەر ئیبراهیم زۆر خۆش بڵ لایڤەکە زۆر سپاسان دەکەم بەڕاستی پێوەماندی بووم بەڕاستی زۆر زۆر هیلاکی کردمەوە یاری هاوڕێیان. من ڕێیم چێ لە سەیاریەکەی بیدایەتەکەی زۆر جوان دەست پێ دەکەن بیدایەتەکەیم زۆر زۆر بەدڵە بیدایەتەکەی وە کۆتاییەکەشی زۆر زۆر خۆشە بەڵام ناوەڕاستەکەی درێژبوونەوەی هەندێک تێدا تۆزێک بەدڵم نەبوو. باسی بۆسفایتەکانیش بکەم بۆسفایتی لەدی دیمستریکوی زۆر سەریع دەڕوا و زۆر سەریعیش کۆتایی پێدێ کە زۆر زۆر بەدڵ نییە بەڕاستی یعنی کاپکۆم ڕکلامەکی گەورەی لە بۆ لەدی دیمستریکوی کرد کەەوە مازانی گەورترین خراپەکارە کەچی لە ترێلەکانیش تۆزێک باسی کرد کە لەوانێ گەورترین خراپەکار ئەو نەبی سو یعنی بەو دەرەجەیە لەدی دیمستریکویان زوو لە ناوبرد یعنی ئێستا بڕای من ئەگەم گەمەکەم دروست کرد بە لەدی دیمستریکۆم دەهینا جێی هایزنبەرجی هایزنبرگ ئەوەندە سەرنجڕاکێش نییە لەیدی موڕوو هەرگیز نەبوو بووکەڵەکە هەر نازانم چیرۆکەیوی یعنی زۆر سادە بوو شتێکی بێمەعنا بوو بێمەعنا ناتەم بڵێم بێمەعنا بەڵام بۆ دەرەجەش نەبوو ئەوەی جێگەی سەرنج بوو لەدی دیمستریکۆ بوو لەگەڵ هایزنبەرج یاقیز لەگەڵ بێگومان میراندایش بە بڕای من وا جوانتر دەبوو یاریەکە ئەگەر بێت و
دوو کۆسرەت زۆر سپاس وا جوانتر دەبوو شەڕەکە لە مۆڕۆی دەستی پێکرد بە وەحشە پیسەکە دوایە بووکەڵەکە دوایە هایزنبرگ لە پاشان لەیدی دیمستریک و میراندا پێم دەگەن یعنی لەیدی دیمستریکویان یەکزار زۆر یعنی زۆر بەسەرعی دیمستریک و کۆتایی پێ چیرۆ بکرد خەمەدەی مامەحەوە بەشی پێنجشەمە دێڵمەوە هاوڕێیان دەبین کرد پێتان بڵێم کەوام ڕۆژی پێنجشەمە ئینشاءڵڵا ئەو هەفتەی ئەگەر جەماعەت کاکە میر و کاکە ئاکامی ژیارێکە تەواو بکەن تا ئەو کات لایڤەچی دەکەینەوە هەر پێنجمان پێکەوە یا خوێندنەوەی گشتی لە بۆ یاریەکەی دەکەین بە سپۆیلەوە بێگومان بە سپۆیلەرەوە هەموو شتی باز دەکەین پێنجشەمە لایڤەکی زۆر گەورە ڕوو دەدات هاوڕێیان سپێنە لایڤم نابی دوست بەش لایڤم نابی تا پێنجشەم نای من بخوێنەوە محەممەد سپاس دیاڵە کاکە دەی تەواو کە بکۆم ناوێرم سکی بکەم نەوەک دیمەنەکەی کەشم دەست بڕۆ ئەو بەمە خەڵکەیشی لەسەر یاری کردن ژیریش بە دوو ڕۆژ تاوی کرد مامە حەمە بە شەوی تاوی کرد زانا بە شەوی تاوی کرد مامە زاناشمان لەگەڵە کاکە چێ لەگەڵمانە لە لایڤەکەی پێنجشەمی ئەمنم مامە حەمەدجیانە کاکە زانایە کاکە ئاکامە و مامە میرە هەر پێنجمان دووبارە پێنج یوتیوبەرە خۆشەویستەکەتان هەر پێنجمان هەرچەندەم زۆر خۆشەویست نیمە ئەوانکە خۆشەویستن ئەمە زان زۆربەتان کەیفتانمە منەیە بەس چوار یوتیوبەرە خۆشەویستەکە لەگەڵ یوتیوبەرە قەرپەکەی کە ئەمنم دادەنیشین قسەی لەسەر ڕزنی ئیڤڵ هەشت دەکەین هەر کەسە بۆ چوونی خۆی وەروە بە سپۆیلەوە بێگومان من پێتان ناڵێم چەندی پێدەدەم لە دەجارێم هەڵی دەگرم چکەشتە بخۆم بڕیارم نەدا لە مێشت خۆم بزەبێت چکە گەمەکەم تاز تاوا کرد زۆر ماندیمان دەچێم بە نێگەتیڤی فکرکەمەوە دەمێت بە تەواوەتی بیر بکەمەوە ئۆکەی ستودیۆی کاپکۆم تەنیا پێیان دەڵێم عەفیە هەرەو پێنج زەمان دەبین وەکووتم ئۆکەی بزانین چ دێتن دیمەرەک مای هاوڕێیان ئۆکەی ئەو کتابە کتابی ڤیلج شادۆز دارمایەکانی ئەو ڕۆزمێریە گەورە بووە ڕۆزمێری گەورە بووە هاوڕێیان یان میایە نا ڕۆزمێریە ڕۆزمێری گەورە بووە ڕۆزمێری گەورە بووەڵە جوان بوو ها ڕۆزمێریش جوان بوو هاوڕێیان ئەکید بن لەوەی ڕۆزمێریش جوان بووە ها کالێ چ جوانە هاتە گۆڕستانی هاتە کم بابی ئەوە دلچی بابیشی لەبەرە وەکوت زارە نبرەی پێ نادەم چکە نامەوێ کاکە هیوا گەرمیان زۆر زۆر بەخێر بێ کاکە عەلی محەممەد گیان بەخۆ ژمارەیەکی برام هاتی و ڕۆ زۆر جوانە ئێستا لە پشتەوە دەکێشن بە پشتە مەڵێ جوانە مامە کەسی لێ نییە ئەو ڕۆ بەتەنێمە لە خۆ قسان دەکەم لێم گەڕێ کاچی مدارە لە مارێ نییە ئەوڕۆ ئەوە کریساکیت ئۆکەی ئەوەش لە بۆم برە لایش دەکە دیارە ئەو ئیثن وینتەرس بە سکرینشۆتە چی بخانمەش بکەین چەند جوان بووە نا کریس نییە Day of all days. We have a situation. You're needed, Evelyn. Don't you ever call me that again. Whoa, it's just a joke, Rose. I could show you things even Chris doesn't know I can do. We have a clear shot. Stand down. I can handle it. She's just a kid. چاودێری دەکەن چاودێری دەکەن چکە پاوەری هەیە دەرینەوە کشتە چی بکاتن باشتەکتان پێبرم باشتان پێبرم ئەمن زۆر عاشقی ئافرەتی دەبنە ناو ڤیدیۆ گەیم بەڵام لە ژیان ڕاستی یەک کەسم خۆش دەویش خێزانەکەم بێگمە کورەکە حەڵقەم حەڵقەش مەلەزنی بە قورئان ئێستا ببینی شێت دەبی
لە ژیانی ڕاستی یەک کەسم خۆش دێ و تاواتە ژیانم مایە بەڵام لە گەیمەکان تەبیە خۆزای زێک ناکەم لای زۆرم خۆش دێن زۆر بیان زۆر جوانن عاشقیان دەبم ئەو نەفەرێک بە پێیان دەڕوا لەوبەری چیەوە نەفەرێک وا دێ چیەوە دەیبینن نەفەرێک وا دێ ئەها نەفەرێک ئەو چیە بۆ نەفەرە ئەو نەفەرە چیە بوو The father's story is now done. ئۆکە چیرۆکی باوکەکەی کۆتایی پێهات ئازە دەبی تیارەکە وەستا بەڵێ بزەبە لە نەفەرە چی وەستا بۆ چێوەرە ئاستی دەبی 7 ساعت و 56 دقیقە هاوڕێیان بە 7 ساعت و 56 دقیقە یاریەکەمان کۆتایی پێینە ڕسمەکی بگرین پۆزی پێ لێدەم پۆز ئەوهانی ڕسمەکی بگرم پۆز لێدان بەوەی ئەمزار بەم دەرێنژی زۆر پۆزاوی ناوە لە پۆزانیە بەسەر ڕسمەکی جوانە یاریەکەمان تاوا کردیە Next. کۆتایی ستارتە گەیم دووبارە دەست پێکەمەوە ورکات و بە زۆرە دەرێ من بەحیات جاشۆ گەمەی دەکەمەوە مردم ئەو جە زۆر سپاسی هەرەموتان دەکەم زۆر سپاسان دەکەم هاوڕێیانی خۆشەویستم کوریانگۆ سپاسان دەکەم لە بۆ ئەو لایڤانە لەگەڵم بوون سپاسی یەکە بێکەتان دەکەم چاوی یەکە بێکەتان ماز دەکەم خۆشەویستن لەلام یاریەکەمان تەواو کرد سپاسان دەکەم خۆشەویستانە هیوادارم لایڤەکەتان بەدڵ بوو بیم چاوتان ماز دەکەم خۆشم دەوێن ئەکید بن لەوە لە ڤیددیۆی داهاتوو وەکوتم ڤیددیۆیەکی سپاسکردنی بۆ دەکەم وەروە هەر پێنجمە هەر پێنج یوتوبەری هەر پێنج یوتوبەری خۆمان مامە حەمە کاکە ئاکام و کاکە زانە وەروە کاکە میر هەمومان پێکەوە ڕۆژی پێنجشەم ئینشاڵڵە یان هەفتەی داهاتوو بزەوە ئاگادارتان دەکەمەوە چ ڕۆژێک دەبیتن لایڤە چی دەکەینەوە بە کاملی چیرۆکەتان لە بۆشی دەکەینەوە واروە ریڤیو لە بۆ دەکەین خوێندنەوە لە بۆ دەکەین کەسەوە نمرەی خۆشی پێدەدا من نمرەی خۆم زاری ئاشکرا ناکەم بری تازە یاریەکەم تەواو کردی نامەوێت یەکسەر بڕیار بدەم دەی بیر بکەمەوە بزانم گەیم پڵەیەکەم چەند بەدڵ بوو چیرۆکەکەم چەند بەدڵ بوو مامە ناچتە مزگەوت بوون شەیدنێت خدر ئینشاءڵڵە لای حەز دەکەم بچم تاتان ماز دەکەم قوربانتان بم کاکە کۆسرە زۆر سپاس کاکە ئاریان زۆر سپاس کاکە گرۆبز زۆر سپاس ئەحمەد کوردش زۆر سپاس چاوی یەکە بێکەتان ماز دەکەم حەز دەکەم تاوەکو ساعتش کەش دەگەڵتان بم 4 ساعت لایڤەکە بەس باوەڕکەن زۆر ماندوو بووم بەڕاستی ئەو پارتیان زۆر ماندی کردم 3 شەویشە لە سێ گەمەی دەکەین ئینشاءڵڵە تۆزێک ساعتش بکەم بە یاریەکی نوێ ئینشاڵڵە لەگەڵتان دەبم وەروە پێتان دەڵێم هاوڕێیان تکایە ڤیددیۆی سفرێک ژیری لەبیر نەکەن هەفتانە سفرێک ژیریمان دەبیتن ئینشاءڵڵە مامەژیر کە تەواو بوویت بیان نێرە بۆ لایڤی کورتکاست بژیت ئۆکەی هاوڕێیان مامە ئاکام لایڤی هەیە مامە ئاکامیش لایڤی هەیە بڕۆنە یاڵە بابچینە لای مامە ئاکام یاڵە هەمووتان بڕۆنە کورتکاستی یاڵان جەماعەتی ژیرەکان یاڵە بچنە لای مامە ئاکامی کورتکاستیش لایڤی هەیە من خۆشم وا دێم ئێوەش دێن لێ لە کۆمنت یەکتری دەبینینەوە ئۆکەی یاڵە خواتان لەگەڵ چاوتان ماز دەکەم خۆشەویستی منەنگۆ هەر هەمووتان چاوتان ماز دەکەم یاڵە بچینە لای مامە ئاکامی لە چەناڵی کورتکاست یاڵە چاوتان ماز دەکەم خواتان لەگەڵ